بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ و بانیتان باش ئاسوودە و کامەران من لەگەڵ هاوکارم دانیار نورەدین لە پەیامی ڕۆژەوە بە هاوکاری هاوکارانمان کۆمەڵێک گورگۆ بابەتمان بۆ ئامادەکردوون لە خزمەتتان هابین ئێمە دەکەین تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. دەست بەخێر. سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێت بینەرانی عەزیز لە هەر جێگەیەکەن هیوای ئاسوودەی و کامەرانیتان بۆ دەخوازین ئەمڕۆژ کۆمەڵێک گورگۆ بابەتمان بۆ ئامادەکردوون کە دەخوازین سەرجەمیان جێگەی سود و ڕەزامەندی ئەوەی عازیز بێت. ئازان لە تەوەریەکەی بەرنامەکەماندا باز لە دووەمین پێشانگای بازرگانی کۆماری ئیسلامی ئێران دەکەین کە بڕیارە ئەمڕۆ پێشانگایە لە شاری سلێمانی بکرێتەوە کە تێیدا نزیکەی 100 کۆمپانیا بۆ 120 کۆمپانیا تێدا بەشدارن ئاماژ لە کردنەوەی ئەم پێشانگایە ناساندنی توانا و بەرهەمەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە هەروەها ئاڵوگۆڕی بازرگانی و بوونی چەندین گرێبەز لە نێوان بازرگانانی ئێران و هەرێمی کوردستان و عێراقە بتوانن پەرە بە بازرگانی و پیشەسازیەکانی هەردوو وڵات بدرێت. ئێمە لەم تەوەریەماندا هەڵدەدەین زانیاری زیاتر لەبارەی ئەو پێشانگایەوە هەروە هەبزانین ئەو بەرهەمانە ئەو کاڵایانە چین کە لەو پێشانگایەدا پێشکەشی هاوڵاتیان و بازرگانان دەکرێت. بەڵێ لە تەوەری دووهەمی بەرنامەکەشمان قسە لەسەر بارەدۆخی منداڵانی نابینا دەکەین بەتابەت لە کۆمەڵگەی کوردەواریدا کێشەگرفتەکانی مناڵانی نابینا وەروەها ئەو بارەدۆخی کە ئێستاکە بۆ مناڵانی نابینا و گرنگی پێدانەوە یاخۆت بە پێچەوانەوە فەرامۆشکردنیان زیاتر لەو بارەیەوە قسە و باز دەکەین لەگەڵ میوانێک بابزانین بارەدۆخی مناڵانی نابینا لە هەرێمی کوردستان چۆن دەگوزارێت. بەڵازان دەست پێ دەچینە لای کەش و هەوابزانین گۆڕانکاریە کەش و هەوایەکان چین پێکەوە بینەری دەوین. بەڵازان بە ئامانجی نیشاندانی توانا و تۆنە پیشەسازی و بازرگانەکانی وڵاتی ئێران بڕیارە ئەمڕۆ دووەمین پێشانگای بازرگانی کۆماری ئیسلامی ئێران لە شاری سلێمانی بکرێتەوە کە تیایدا 100 کۆمپانیا بۆ 120 کۆمپانیای ئێرانی تیایدا بەشدارن و چەندین بابەت و چەندین کاڵای جیاواز لە پێشانگایەدا نمایش دەکرێت. ئێمە هەڵدەدەین زانین ئەو کاڵا و شمەکانە چین کە لەو پێشانگایەدا نمایش دەکرێت و ئاماژ لەم پێشانگایە چیە و هەروەها ئەمە چۆن دەبێتە پردێک لە نێوان بازرگانانی هەرێمی کوردستان وەروەها وڵاتی ئێران و وڵاتی عێراق. گفتوگۆ دەکەین لەو بارەی لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز سروش سازانی بەڕێوەبەری بەشی عێراقی پێشانگای نێودەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران کاک سروش زۆر بەخێر بێت. ئەگەر سەرەتا باز لەوە بکەی کە ئاماژ لەم پێشانگایە چییە و جیاوازی ئەم پێشانگای ئەمساڵ چێ لەگەڵ پێشانگای ساڵی ڕابردوو. بەنایخوا دووەمین پێشانگای تایبەتی کۆماری ئیسلامی ئێران لە بواری بازرگانی تایبەتی بازرگانی کۆماری ئیسلامی ئێران لە شاری سلێمانی بە چاودێری سەر کۆنسڵگەری کۆماری ئیسلامی ئێران بەڕێز دکتۆر شوشتەری لە شاری سلێمانی لەلایەن کۆمپانیای ئازەربایجانی غەربی کۆمپانیای ڕێخەری پێشانگای نێودەوڵەتیەکانی باشووری ئەوستانی ئازەربایجانی غەربی لە میاندواب ئەنجام دەدرێت. پێشانگاکە لەسەر ڕووبەری 6,000 متر مربع لە 277 وڕفە پێگاتوە 277 ژوور لارەدا نزیک بە 100 بۆ 120 دانە کۆمپانیا
بەشداریان کردووە لە زیاتر لە 15 جۆری جیاواز کە لە پیشەسازی خۆراکی پیشەسازی دروستکردنی کارگە پیشەسازی کشت و کاڵی و کارەبایی هەموو بوارێک جیاوازەکان هەموو بوارێکی جیاواز مۆبیلیات و فەرشەوانی تێدایەکە زیاتر لە 15 جۆر ئەم پێشانگای جیاوازی لە پێشانگاکانی ڕابردوو کە لە سلێمانی یان لە هەر شارێکی هەرێمی کوردستان کراوە بە تایبەتیوانی کە لە سلێمانیەکرێن ئەوانە پیان ئەوترێت فیستیڤاڵی فرۆش کە تەنیا نیشاندانی کاڵای کۆمپانیاکانە بۆ فرۆشن بەڵام لێرە ئێمە جیاوازە ڕێگەیەکی تایبەتە بۆ بەهێزکردنی پەیوەندی ئابووری ینی پەیوەندی بازرگانی نێوان کۆماری ئیسلامی ئێران نیشاندانی کاڵا و توانایەکانی کۆماری ئیسلامی ئێران بە بازرگانەکانی هەرێمی کوردستان لێرە ئەو کۆمپانیانی کە هاتوون لە سەدا هەشتای ئەو کۆمپانیانە تەنها کاریان ئەوەیە کە کاڵەکانیان نمایش ئەکەن بۆ بازرگانەکان ینی شوێنێک نییە بڵێن بۆ فرۆشتنی کاڵا لە هەموو بارانێک هاتوون بەشێکشماندانەوە بۆ فرۆشی ڕاستەوخۆ بۆ سەردانکەرانی ئاسایی کەسە زۆر باشە کاتە کاک سروشت ئەم جۆرە لە پێشانگایانە ینی گرنگەکەیان زیاتر لەوەیە لە چیە بینێتەوە لەوەیە کە کۆمەڵێک بازرگان یاخود کۆمەڵێک بەرهەمی وڵاتی ئێران لەگەڵ هەرێمی کوردستان بۆی بتوان تەنسیقێکی باشتریان هەبێ لێرە کاراسانی دەکرێت کە بازرگانەکان بچنە ئەو دی و دوایەوەی لێرە کاڵەکانیان ناسی لەم جۆرە لە کاڵایانە لە هەموو بارانەی باسکرد بهێنەوە هەرێمی کوردستان پێشانگە کاتێک سازەکرێت یەکەم پێشکەوتنی لایانی ئابووری و پێشکەوتنی هەر شارێک پەیوەستە بە ئەو پێشانگایی کە لەوێ هەیە چونکە لێرە هەموو ئەو کۆمپانیانەی کە ساڵهای ساڵک بە بەرهێنانەکەن کارەکەن ئەتوانین لە پێشانگایەکی بۆ شێوازیە لە ئاسێکی باشە تواناکانی خۆیان پیشانەدەن لێرە کاتێک کە بازرگانێک گەشێت بۆ کۆماری ئیسلامی ئێران بە هەموو سەختانی کە کۆرانەکە چییە کە مەسەرەن تۆر دۆزینەوەی کۆمپانیای کارگەیەکی زۆر گەورە لە ئێرانە بۆ بازرگانێک کارێکی سەختەوەرە کێشەی زمانە هەبێ کێشەوە بگەیتە و شوێنە کێشەی کۆرۆنا کێشەی وەرگرتنی ویزە یان لێرە پێشانگاکان یان لێرە کۆمپانیەکان یان لێرە خودی خۆیان ئەو کاڵای کە هەنە بە باشترین شێواز لەگەڵ بەڕێوەبەر و خاوەنی کارگەکەیان لێ دانیشن گفتوگویەکی ڕاستەخۆ لەگەڵ بازرگانەکانەکان ینی باشترین ڕێگەی بۆ نزیکردنەوەی پەیوەندیەکە بۆی کە لە جاتی بازرگانەکە بۆ هەموو سەختی و چی بدۆزێتەوە یەت لێرە لە شارەکەی خۆیان یەت سەردانێکی پێشانگاکە ئەکات وەک چوبێت بی زەبدڕێک چوبێتە ناو کارخانەکەەوە لەگەڵ خاوەنی کۆمپانیەکە و خاوەنی کارکاتوانە بگاتە ڕێکەوت نتوانێت هەموو شتەکانی ئەو مەرحلانی عقد و هەموو شتێکی کۆتایی پێبێنە پێویست نەکات بۆی کە دەجار سەردان کات و پەیوەندی بکاتەوە کاک سروش نزیکەی 120 کۆمپانیا تێیدا بەشدارن ئەم کۆمپانیانە زیاتر لە بوارەکانی چین واتە ئەو کاڵایانەیە ئەو شتانی کە پێیان و نمایشی دەکەن خۆی لە چی دەبینێتەوە 120 کۆمپانیاکە کە بەشداری بوون ئەم کۆمپانیانە وەکو پێشتری وتم زیاتر لە 15 جۆر گروپی کاڵای جۆر بە جۆرە پیشەسازی کە تایە پیشەسازی خۆراکی تایە پیشەسازی کشت و کاڵیە کارەباییە مۆبیلیاتە لە فەرشا زۆر بەناوبانگە فەرش کایدرەوە سەرەکیە چەندین جۆری جا ئێستا مهمترینش لەوەیە کە فەرشێکی جیاواز هاتووە بەوەکو دەستچن دروستی ئەکات زۆر زۆر تایبەتە بە ئامێری تەجیزاتی تازە ینی لا تەنان لێسەمایش دەکرێت بەڵێ بەڵێ وەکو یەکێک لەو کۆمپانیانێک کە بەشداریان کردو ئەوەیە کە وەکو دەستچنەکە دروستی کردووە بەڵام بە تەجیزات ینی ئامێرە پێڵ لە ماشینیە لەگەڵ ئەوە ینی بە شێوازێک گشتی ئەگەر باسکەین 15 جۆری جیاوازە هەموو بوارەکانی تایە بۆ سەرمایەدار و وەبەرهێنەران و ئەو کەسانی کە کاری بازرگانی ئەەکەن زۆر زۆر دەرفەتێکی باشە کە سەردانی و پێشانگا کاک سروش پێشانگاکە سە لە شاری سلێمانیە ئەم ڕۆژ یەکەم ڕۆژێتی بەڵێ ئەمڕۆ کاتژمێری شوێنەکەی لەکوێیە چەند ڕۆژ بەردەوامە بێ لە کێوە تاکەی کراوەیە هاوڵاتیان بازرگانان چۆن بتوانن سەردانکەن بۆ هەموو کەسەیە سەردان یاخود تەنها بازرگانان من لێرە دەرفەتێکی باشە کەڕوونێکێنەوە ئەمڕۆ کاتژمێر 11 پێشانگاکە لە شوێنی پێشانگا تایبەت نێودەوڵەتەکانی سلێمانی لە تاسوجاکرێتەوە لە کاتژمێر 11 ئیفتتاحەکەی تا کاتژمێر 9 شەو بەردەوامە بێت وەکو یەکەم ڕۆژ لە ڕۆژانی داهاتوو بۆ 5 ڕۆژە ڕۆژانی داهاتوو کەم ڕۆ سێشەممەیە لە دوای ئەوە لە کاتژمێر 2 پاشنیوەڕۆ بۆ 9 شەوماندانەوە بۆی کە
خەڵکی بە کارەکانی خۆی بگات و هاتوچۆ سەردان سەفەر و خەوتن و ئەمانەی ئیسراحەتکردنە لە دوایەوە لە دوای نێوەڕۆ بردەوە کەشەکە بەرەو فێنک بوو نەچێت بتوانێت سەردانی پێشانگاکە بکەن ئەمە یەکێکە لە ئەو شتانێکایە لە سەدا هەشتای ئەوەی کە ئێمە ئەو شوێنەی کە لەسەر ڕوبەری 6,000 متر مربع کە غرفەکانماندانا و ژوورەکانماندانا و لە سەدا هەشتای تایبەتە بە بازرگانان VIPە تەنیا بازرگان و سەرمایه‌داران ئەتوان بچنە ناویەوە بە شێوازێک بە سەردانی تایبەت و ئەوانەیە لە سەدا 20 ماداناوە کە خەڵکی ئاسایی سەردانی ئەوەکەن مجموعەیە کاڵای زۆر جوان شتی تایبەت ڕاستەوە لە دەستی یەکەمی کۆمپانیەکان بەبێ وەکالەتەوەوانە هاتوۆتەوە نمایشەکان شتی زۆر باشیتیایە ینی وێ دەکەم کە خەڵکیش سەردان کات بەدڵنیاشتی زۆر جوان و باشیتیایشتی تەنانە خۆشم حەزم لێ کرد بۆ نەشتی جواریدا زۆر باشە کاک سروش یەکەمین پێشانگاکە ئەگەر ئەو فیدباکی بۆ ئێوە هاتبێتەوە تۆ دواتر دوای پێشانگای یەکەمین و گفتوگۆ لەگەڵ بازرگانەکان کردبێت ئەوان باسییان لەوەگر کە گرێبەستی باشیان ئەنجامداوە ئەمە دەرفەتێکی باش بۆ هەردوولا کە بتوانن ئاڵگۆڕی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان یا خۆت بازرگانانی عێراق لەگەڵ وڵاتی ئێراندا ئەنجام بدرێت ئێمە وەکو پێشانگای تایبەتی کۆماری ئیسلامی ئێران کە لە ئەم ساڵی پار ساڵ یەکەم و دووەم ساڵ دووەم بووە یەکێک لە تایبەتمەندیەکانی کەم پێشانگای ئێمە هەیەی کە لە ئاستێکی باڵای پێشانگای نێودەوڵەتیایە ئەم پێشانگایە کۆمپانیا دەرەجە یەکەکان بانگەکەی ینی ئەوانەی کێن ئەوان کە یەکەم جاریانە یەنە بازرسی لە 5 کۆمپانیانە تازە یەکەم جاریانە ناو عێراقەوە بە بازارکردن ئەمەش بازرگانەکان ئەمەیان ئەوێت ینی لەکوێ مەسەن کۆمپانیاک دەجا لە خودی خۆی ناو بازاڕێ وەکالەتی هەیە چیوانە خودی خۆی بێتەوە ناو پێشانگایەک و بەشداریەکان لەکوێ کە کۆمپانیاک یەکەم جارێت یێتە ناو پێشانگایەکەوە بەشداریەکە ئەم بازرگانەکان هەمووی بەدوای ئەم شتانەوەن کۆمپانیای دەرەجەیەکیشن فێدباکی پارساڵمان یەکێک بولەوەی کە باز لەوە کرا پێشانگای تایبەتی کۆماری ئیسلامی ئێران ژمارە یەک باشترین پێشانگا بۆ لە هەرێمی کوردستان و لە ناوچەکەشە ئەنجام درراوە لەبەرەوەی کە زۆر عەقد و شتی باشی دیاکرا ئەم ساڵ زۆر گەورەتر و جیاوازتر کارەکەمان کرد چونکە ئێمە کەشێکی تایبەتی بازرگانەکانشمان لێکدایەوە کە بە شێوازێکی گشتی هەم خاوەن غرفەکان و هەم بازرگانەکان گلەی ئەمان هەبوو تێکەڵاویەک هەیە لە بینەوەی کە بازاری فرۆشەکە کە خەڵک سەردانەکات قەرەباڵخیە دروستەکات لە کەس تێناگات لەم لا ئەو کۆمپانیای کە کۆمپانیای پیشەسازیە هیچ شتێکی نییە بیە فرۆشە بیدا بە خەڵک تەنیا چاوەڕی بازرگانە سەردانی کات دەرنمی ئەمیش گیراوە بەردەمی ئەمیش کەس ناتوانێت سەردانیگە کەسیش نایبینێت لەو لاشەوە ژاوەژا و غەڵبەغەڵ ساڵەوەتان چارەسەر ئەم ساڵ ئێمەمان بە تەواتی لێک جاکردێتەوە دەرگای چونەژرەوەشی جیاوازە زۆر باشە کاک سروش زۆر باز لە کوالیتی یا ڕێژەی باشی بابەتەکانە کرد ئەگەر ئەوەی سەردانی ئێرانی کردبێ دەبینێ زۆر جار ئەوە هەیە دەڵێ هەمان بابەت هەمان شکل هەمان شێوە لە ناو وڵاتە کوالیتی زۆر باشترە بەڵام کە بە بازرگانی دەکرێت دەنێرێت دەرەوە کوالیتێکی جیاوازی هەیە نازانم ئەمە تا چەند پشتڕاست کرێتەوە یاخود هەر بەڕاستی وایە ئەم جۆرە پێشانگایانە تا چەند زمانی ئەوە دەکەن لێک تێگەیشتنی زیاتر لە نێوان بازرگان و خاوەن کۆمپانیەکان هەبێت کە ئەوەی ئەمڕۆ هێناویان عەرزی بکەن کە ئێمە هەمان کوالیتی و هەمان بابەت هەیە ڕێکەوتن لەسەر هەمان کوالیتی بکرێت لە کۆتایە هاوڵاتیانی سوودمەند دەبن لەوەی کەوا لە هەموو وارەکانە شتی ئاست بەرز یاخود کوالیتی بەرز بێتە بازاڕی هەرێمی کوردستان خودی ئەم گرفت و کێشەیە من ئەتوان هاوسەر ئەستۆی بازرگانەکان هەرێمی کوردستان من بەڕاستی ئەو قساکەم کاتێک کە تۆ کۆنتراکتێک لەگەڵ کەسێکەکەیت داوای شتێکەکەیت سامپڵێک لایە نمونەیەک لایە لەسەر ئەم سامپڵات وانی لێکۆڵینەوەکەیت هەر ئەوە بێت نەبوو نامێت بەڵام بە پێچەوانەوە بازرگانەکانی ئێمە یەن بە دوای کاڵای کواڵیتی نزمەوە بۆچی بۆی هەرزان بۆ ئەم کرد بە نرخێکی باش لە بازار بفرۆشتنەوە سوودێکی باشتر بات خودی ئەو کۆمپانیای کە هاتووە کارگیکی دامەزراندووە بە تایبەتی ئەوانەی کە دەرەجەیەکن کە هیچ بە ناوی برام داواکەن هاتووە نایوێت بۆ کۆنتراکتێکی بچووکی وڵاتێک یا شوێنێک یا بۆ دوو دانە ترێ لە بار فرۆشتن ناوی خۆی خراپ بکات هەیە بە نایەکی بەرز و پەرچەند ئاڵایەکی بەرزەوە بمێنێتەوە ئەمە بازرگانەکانیان ئەم کارە خراپەکەن یان لەگەڵ لە ناڕێکەوتنەکەن زۆر باشێک من بەڕاستی ئەیگەڕێنم بۆەوەی کە واستەکان کە ئەو کەسانی کە لەسەر سنووریشن ئەمانیش بەشێک لەو یاریە کە خراپکردنی کوالیتیە ئەگەر ئەمانە بێن خودی ئەم کۆمپانیانە کە هاتوون ئێمە دەرەجەیەکمان بان کردو لەگەڵ ئەنە ڕاستەخۆ کۆنتراکتکەن هیچ کاتێک کوالیتی نزم کاڵای کوالیتی ناکاتە بازاڕ هەرێمی کوردستان ناکات دەست خەڵکی بەڵام پێچەوانەی ئەمە
کاتێک کە بازرگانێک سەردانی ئێرانەکات لەگەڵ واستەیە کارڕێکەکە ئەم واستەیەت یاری بە کارەکەکات لەمڕۆ لەم کارگە دروستیەکات سبێنە ئەم براندە بەنایشەوە ئەبێتە ناو کارگەیەک کە معاملێک ئەسڵن کەس نازانێت ئەسڵ بەڵەت لەوانێ هەر نەبێت لە چۆ گاتە ئێرە نازانانی ئەیمۆن شتەکە بۆ شازە کۆنتترۆلکردنیان بابەتە بە دەرەجە یەک لە دەستی بازرگانەکانە کە بە دوای بابەتی کوالتی خراپەوە دەبن ئەمە کاتێگەڵی کاڵای وڵاتی ئێران ئێستا کۆماری ئیسلامیێران زۆر لەڕی کاڵا و لەڕی دروستکردنی پیشەسازی زۆر زۆر بەهێزە ئەو کەسانی هەتا نەچوو بنە سەردانی و شوێنان نەکرد بێت نیانبینەوە کە بۆ شێوازە زۆر وڵاتی دەوروبەرمان هەیە کە ماوادەکانە کاڵای کوالەتی زۆر زۆر بەرزە بەڵام بە پێچوانەوەن تەنیا مۆنتاژەکەن تەنیا کۆکردنەوەی کاڵاکەن بەڵام خودی ئێران بەرهەمهێنانی تایە یعنی ئەگەر سەردانی کارەکانی ئیسپەهان قۆم زۆربەی شارەکانی کە بکەیت تەبرێز شتی زۆر زۆر باشی دایە بەڵام بە پێچوانەوە بازرگانەکان ئەبێ خودی خوان بازرگانەکانی کورد بە ویژدانەوە کارکەن بێن ئەوەی کەشتی باشە بەوە بگەن لە پێشانگای تایبەتی کۆماری ئیسلامی ئێرانە هەمووی دەرەجەیەکە بوو هەمووی کوالتی باشە ئینشاڵڵا ومێ دەکەم هەمویان باشتی باشکە زۆر باش کاک سروش ئەمساڵ نرخی دۆلار و تمەن و ئەو ئاڵگۆڕیە دراوانە و بەرزنوزمی کە لە دراوە هەیە تا چەند کاریگەری هەبوو لەسەر ئەم پێشانگایی کە ئەمساڵ بەڕێوە دەچێت و ئایا شمەکەکان ئەو شتانی کە پێشکەش دەکرێن نرخەکانیان چۆن دەبێت بۆ پێێستا خەڵک زۆر جوابی دەکاتەوە کە تمەنی ئێرانی کەمێک نزمترە لە دینار بەرامبەر بە دۆلار دەبێت شمەکان هەرزانتر بنایە ئەمە بەدی دەکرێت لەو پێشانگایدا گرفتی نرخ گرفتێکی جیهانی بەسەن نرخی کاڵا و شتومەک گرفتێکی جیهانیە گرفتی تەنیا تمەن و دۆلار و دینار نیە لە ئێسایە بە بۆنەی کۆرۆناوە ئەو ساڵێکی زەحمەتمان تێبەڕان نرخی مەوادی خام لە جیهانە بەرز بۆتەوە ئەمە شتێکە ئەستی بابەتەکەیە کە کاتێک ئەم نرخە لە سەرتاوە بەرزە بێتەوە گۆڕانکاریەک لە هەموو شتێکا دروستە بێت لێرەوە گۆڕانکارەکە دروست بووە بەڵام دوجار ئەوەی کە هەیە بازار پێیسی بە کاڵایە پێیسی بە شتومەکە دەماندا داواکاری خەڵکە خواستی خەڵکە تۆ ئەگەر بۆ نمونە نرخی ئەمە گرانەکەمان لە بیرە نرخی یەک فەردەهار بوو بە 1000 دیناری عراقی بەڵام ناچارە خەڵک بیکڕێت ئەمە شتێک من باس لەوە ناکەم کە مەسەن بڵێم ئەڵم ئەم گرفتە هەیە لە جیهانە بەڵام ئێمە لە پێشانگاکەیە هاتوین ئەم کۆمپانیانە یەکسەر ڕاستەخۆ بگەین بە بازرگانەکان واستێک لە بینانەبێ خودی کاری واستەکاری کە لە کاری بازرگانیە لە 5 بۆ لە 6 تا لە 10 جاروا کارەکە بە فێڵۆڤڕ ئەبێ بە لە 120 ئەچێتە سەر خودی کاڵا وەرە ئەمە لابە بزان چەند نرخێک بۆ بازار هەرزانەکە بەدڵنیایەوە پێشانگای تایبەتی کۆماری ئیسلامی ئێران لە سلێمانی و کونسڵی ئێران لە سلێمانی ئامانجەکان ئەوەیە بازرگانەکان ڕاستەوخۆ بگەن بە خاوەن کارگەکان و بەرهێنەرەکان بۆ ئەوەی ئەم نرخەدا بەزر لە 100 گۆڕانکاری لە نرخە دروستە بێ و بەشێک ئەمە ئەسلی بەشەر لە 180کەیت لە 20 کەش لەبەرەوەی ئەو کەسانی کە هاتوون بەشداریان کردو لە پێشانگەکە غرفیان کردو زۆربەی زۆریان ئەوانە کە لە ئێرانەوە ڕاستەخۆ هاتوون کاڵاکان هێناوە لە خودی هێنانە لێرە بە سوودێکی کەمی فرۆشنەوە بەبێەوەی کرێ دوکان بن بەبێ کری کارەبا و ئاو نازم چی و ئەوانە بدەن بەبێ کرێ وەکیلەکە بدەن کارمەند بدەن ڕاستەخۆ فرۆشەکەن کاک سروشت باس لەوە کرد لە شاری سلێمانیە بەڵام بێگومان بەدەمەوە هاتن وەک لە فیدباکی بابڵین پێشانگای پێشووترە بازرگانانی هەولێر یاخود بازرگانانی عێراق لە باشوور ئەمانیش سەردان دەکەن یاخود بەدەمەوەهاتن هەیە چکە ئەم پێشانگایە تەنها لە شاری سلێمانی لە عێراق دەکرێت یاخود لە پارێزگاکانی تریش هەبووە یاخود بەتەما هەیە بکرێت من گۆڕانکارێکی باشم لە پەیوەندی بازرگانی بە سنتەربوونی شاری سلێمانی بینیوە لە ماوەی کارکردمان لەم چەند ساڵەیە بە تایبەتی ئەم ساڵ بازرگانەکانی خواری عێراق هەمیشە هەوڵ بۆ سلێمانی ئەدەن لێرەوە پەیوەندی پردی پەیوەندی بە لەناو کۆماری ئیسلامی ئێران و بازرگانی عێراق ینی لێرە بە بۆنەی پەیوەندی بەهێزەکە و شارەزای زمان و خەڵک و ئاپەیوەندیە چکە کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ هەرێمی کوردستانە پەیوەندێکی کۆمەڵایەتی و فەرهەنگی و زۆر پەیوەندێکی بەهێزتری هەیە لە چاوشێنەکانیکە بان شێواز بازرگانەکەش بۆ شێوازەیە ماشەڵڵا خەڵکی سلێمانیش هەمویان زیرەک و بەتوانان ینی کارەکەن ئەوەی کە هەوڵی پەیوەندیوانەکەن ئێمە لەم پێشانگایە هەوڵمانداوە کە دیاریمان کرد پارساڵ لە هەموو شارەکانی عێراقەوە هاتن ئەمساڵ هاتوین کارمان لەسەر دەرەوەی وڵاتە عێراقش کردووە لە لیبیا خەڵک سەردانەکات لە میسر سەردانەکە لە ئەردن سەردانەکە لە وڵاتانی کە سەردانەکەن لە ئەمان سەردانەکەن ئەم وڵاتانە هاتوون بازرگانەکان داوای پەیوەندیان کرد و داوای داواتنامەیان کرد کە ئێمە بمان نردون کە بێن سەردانی شاری سلێمانیکەن بۆ
سەردانی پێشانگاکە بە لە باشووری عێراق زۆرترین خەڵک داوای کردووە زۆرترین بازرگان داوای کردو کە سەردانی سلێمانیەکات ئینشاءڵڵا شتێکی زۆر زۆر تایبەتە بێەوە پێشانگای تایبەتی کۆماری ئیسلامی ئێران دڵنیام لەم ساڵ لە ساڵانی ئایندەیە کارێک کات کە شاری سلێمانی کا بە سنتەرێکی پەیوەندی کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ دەوڵەتانی عەرەبی بەس بەدە لە بازرگانەکان دەمێت دووبارەی بکەین و کەسە بینەران بەشێکیان بینەریان بەنامی ئێمن ئەو کاڵانە چین کە هاوڵاتی بێ بڕوا لێ بیکڕێت یان پێویستی پێبێت ئەو شتانی تێدایە کە هاوڵاتی بتوانێت بڕوا پێداویستی شمێکی خۆی بکرێت لە ناو پێشانگاکە لە سەدا 20ەکە ئێمەدامان ناوە هەموو جۆرە کاڵایەکی پێداویستی ڕۆژانەی خەڵکی تێدایە هەموو شتێکی تەیە لە مەسەلەن چەرەساتەوە بگرە لە شیرینیەوە بگرە لە ئێران پێڵەن سۆغاتی پێڵەن لە کەلوپەری ناوماڵ کەرەستەی جیاوازی ناوماڵ مۆبیلیاتە لە خواردنەوە و خواردن و ساردەمە نیشتی جیاواز هەموو شۆرە شتێکی تا کەشتی زۆر زۆر نادرن جیاوازن جلو بەرگی تایە شتی باشی دیار وڵا هەر بۆ ئیزافەی پرسیارەکەی هاوکارم دانیار ئەو بەشی فرۆشە لە 120 کۆمپانیای کێرانی هاتووە لێرە بێگومان ماندوو بوونیش نرخەکانی ئەو بە 120 بە نرخی ناوخۆی ئێران دەیفرۆشن یا بە نرخی ناوخۆی هەرێمی کوردستان وەک ئاگادار ڕەنگە بەش جیاوازی شت هەیە ئێستا دڵنیا ماگاداری بوورە قسەکەش پێوڕم لە هەرێمی کوردستاندا نرخ زۆر زۆر ئەوەی لەبەر قەیرانی دارایی و نەبوونی موچە ئەمە گۆڕانکارکەم باسم کرد کە لە بنەڕەت کۆرۆنا دەسی بەکرە دوای بە نرخی دۆلار ئەوانە خۆی خودی کارەکەەوەیە لە کۆرۆناوە نرخە جیانەکە دەست بێکرۆ هاتۆ بۆ نرخی دراو کە ئێمە دراوەکەمان گۆڕانکاری بەسەراهات کە شتێکی ضروری بوو حتمی وەبوو بۆ شازە نرخی دراو بگۆڕێت چکە من پێشتری چەند ساڵ لەمە پێشی باسم کرد کە پێویستەکان نرخی دراو دۆلار لە بەرامبەر دینارە گۆڕانکاری بەسەرابێت لەبەرەوەی ضروریەتێکی جیهانیە ناکرێت بۆ شێوازە دینار بەم شێوازە هیچ نەقدیەک لە ناو بانکەکانان لە حکوومەت بۆ هەموو شکست و گرفتانەوە بێت هەمان دۆلار دنیا بەرامبەرێک بێت قرسە بۆیان لە ئێستا مەسەلەن ومێ دەکەم کە لەوە زیاتر داناڕازێ بەڵام دۆخی ئابووری و ژیان وای کردو کە مەسەن هەمیشە گۆڕانکاری لە دراو دروست بێ بەڵام لە بازار لێرا شتێکی کە هەیە کە ئێمە ڕیموڤەکرێت سوودی بازرگانی ئەسڵەکە سوودی بازار سوودی گواستنە و گەیاندن و هەموو ئەمانە لا براوە کراوە بە کەسی ڕاستەخۆ بۆن مەکە و کەسی کە لە ئێرانە بەو نرخێکی هێنایەتی شتێکی جوزئی گۆمرگیە چێتە سەر لەگەڵ کە بارکێنایەتی لەو شوێنەشە غورفەیەکی گرت و بەوە بەشدارێکە بە دڵنیایە و گۆڕانکاری نرخ لە چاو بازارە لە 100% هەیە زۆر زۆر فەرقە یعنی توانین بڵێن لەوێ لە بەراورد بە بازاڕەکانی هەرێمی کوردستان کەمێک هەرزانتر هەرزانتر ئەبێ بەڵام سەرکە من پێ دەڵێم لێرە نهاتوێن برنج و ڕۆن و نازامانە بفرۆشین هاتیشتی زۆر زۆر تایبەت و جیاوازمان عرض کردووە کە بیفرۆشین کە بۆ خەڵک ضروریە لە بازارە دەست 2 ساڵ 3 ساڵی کەس بگەڕە دەستی ناکەی شتی زۆر جیاوازی کاکس وەڵام پرسیارێکی تر بۆ بەشی 180کەی ئەوەی کە بازرگانان دەتوانن سەردان بکەن بە دیاریکراوی لە هەرێمی کوردستان کۆمەڵێک با بڵێن ئێستاکە لە بابەتی بنیادنانین و ئاوەدانکردنەوە و جاد و ڕێگاوبان و خزمەتگوزاری و سکیوریتی و کۆمەڵێک بابەتی زۆرتر گرنگترین شتێک کە بۆ هەرێمی کوردستان پێویست بێ وەروە کۆمپانیا ئێرانیەکان لەو بەشەی 120 هێنا بێتیان بازرگانەکان بتوانن بیکردن و لە هەرێمی کوردستان ساغی بکەنەوە زیاتر ئەو بابەتانە چین لە بەشی 180 لە بەشی 180 بەشێک لە هەندێک لە کۆمپانیەکان کە کارێن بەشداریان کردووە بۆنم لە بواری ئاوەڕۆ و بیناسازیە کۆمپانیا وایتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تاکە لە ئێرانە تەنیا 2 دانە کارگە لەو شێوازە هەیە کە بەرهەمی شتی جیاوازیە بێت لێسە لەوێ عرض کراوە هەموو کەرەستەیەکی بیناسازی و ئاوەڕ و کارەبایی و هەتا جلوبەرگ ئەم جلوبەرگانەی کە ئێمە مەسەن لە زۆربەی وڵاتانێت ئێستا شتی زۆر زۆر ناواز هاتووە کە لە پێشانگەکەیە بەشداری کردووە شتی زۆر زۆر تایبەتە ینی ئەگەر بیتە ئەوە هەم نرخەکان هەرزانە بێت لە بازارە هەم شتی کواڵتی بەرزی تایە چونکە هەمیشە دوجار لە بینی نرخ و کواڵتیا دوو شتە یاری ئەکات کاتێک بە زۆرکەی بۆی کە شتێک بە نرخێکی هەرزان کرد دیارە کواڵتەکەی دابەزە بەڵام ئەوانەی کە لە ئێرانەوە هەیە کواڵتی بەرزە و نرخیشی هەرزانە لە بەرەی شوێنەکە نزیکە ئەوان خودی خوان وە بەرهێنەرن ئەمە زیاتر گۆڕانکاری دروست کردووە بەم شێوازە بازرگانەکان توانشتی باش
بگەن بە خەڵک واشتی زۆر جیاوازی لە بواری بیناسازی کۆمپانیایەتەیە کە ئامادەیە پرۆژەی زۆر گەورە لە هەرێمی کوردستانە بتوانێت جێبەجێ کات لەگەڵ حکوومەتی هەرێمە گرفتێکیان. ئینشاءڵڵا بۆ هیوایی کە بێتە پردێکی بازرگانی باش بۆ هەردوو لە وڵاتی ئێران و هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ بەڕێز سروش سازانی بەڕێوەبەری بەشی عێراقی پێشانگەی و دەوڵەتی کۆماری ئیسلامی ئێران سپاس کە میوانی بەرنامەکەمان. سپاس بۆیەوە هیوای سەربەرزی سەرکەوتنتان بۆ دەستان خۆش. وەڵازان دەچین لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. ئێمە لە کۆمپانیای ئاکۆکەریم بە تیمێکی شارەزا و خاوەن ئەزمون بۆ ماوەی چەندین ساڵە بەردەوامین لە جێبەجێکردن و دابینکردنی دەرگا و پەنجەرەی ئەلمنیۆم لە جۆری ئازیل و سیستەم. دڵسۆزی لە جێبەجێکردن و جددیبوون لە کارەکانمان وای کردووە دۆخی کارکردنمان فراوانتر بێ هەم لە ڕووی ژماری کارمەند و مەودای جوگرافیای کارکردنمان لە هەر 5 پارێزگاکەی هەرێمی کوردستان تاکو و پارێزگاکانی دیکەی عێراق. بینا و باڵەخانە نوێیەکان بە شێوازێکی مۆدێرن دەرناکەون ئەگەر دەرگا و پەنجەرەکانیان ئەلمنیۆم نەبن، بۆیە ئێمە باشترین جۆری ئەلمنیۆمتان بۆ دابین دەکەین. دیزایانی بیناکەت هەر چۆنێک بێ هەر ڕەنگێک بێ ئێمە بە ڕەنگە جیاوازەکانی ئەلمنیۆم تەنسیق و ڕێخستن دروست دەکەین، چونکە هەموو جۆرە ڕەنگەکانی ئەلمنیۆم لای ئێمە بەردەستە. کۆمپانیای ئاکۆکەریم بۆ ماڵێکی ئارام ژیانێکی جوانتر. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کواگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی، سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بە پێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە. و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و تشاتی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیا بە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆ چێکی لەسەر مەسارەیە؟ گەشتی یەکەم کەوتە خوارەوە بە گرنگدایزەریش چاک نابێت. زۆر ئاسانە. من باشترین کەرەسم پێ بۆ چاکردنەوە. ئەوتەوە بە گرنگی 100 ساڵی ڕووناکی بڕۆ بەکاری بێت. ڕێک ئەمبەی بۆ شوێنی ئەم کەرەسانە. وەرە لەگەڵم. ئەم کەرەسانەی بینی 25 ساڵ زیاتر خەڵک بەکارێنێ. ئێمەی بوونەوەری ئاسمانی کەرەسەی وامان نییە. ئەری ئەم شوێنە هەموو پێدەویستیەکی باشیان هەیە. ئەمەوێ ناوەکەیم پێ بڵێ. ئێستا پێتەڵم. بابا خەدەماتە. ئەم ڕاندە ناوی تەلانە. 29 ساڵە ڕازگۆیی و کوالیتی باش ئیشی خۆمان. ئەوە تەواوە. کۆمپانیای تەلان بۆ بە هەڵبژاردەی هەمیشەیی بە دڵنیاییەوە. ئەمە قسەیەکی جوان. کۆمپانیای تەلان هەم لە زەوی و هەم لە ئاسمان. هەندێکە چەندین جۆر چاکردن و تێکەڵ یەکەن. هەندێکی ترە چەند لە چایخانەکان تێکەڵی چایەکانەکەڵن. بەڵام ئێستا بۆ یەکەم جار لە عێراقدا چای سەعدەدین خۆی بە تەنها ئەمداهێنانەی کردووە و تێکەڵەیەکی دەگمەنی بۆ ئامادە کردووە. چای سەعدەدین تێکەڵەی چایخانە تابی بکە و ئەنجا بزانە تێکەڵکردنی چا چۆنە بێت. تۆپ ئارت تاکە
تاکەبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لە بێزان دەچینە لای بڕگەی پەیامنێرانمان لە شار و شارۆچکەکان سەرەتاش هاوکارمان جەلال جەباری وەردەگرین. جەلال سڵاوت لێبێ و زانیاریەکان لای تۆ لە گەرمیان چی دەگوزارێ؟ جەلال سڵاوت لێبێ گوێت لێمانە؟ دیارە جەلال لەسەر بابەتی وەرگرتنی گەنم لە سایلۆکان گفتو گۆمان لەگەڵا دەکات قسەمان بۆ دەکات زانیاری دەگوازێتەوە کە بزانین ڕێوشوێنەکانی وەرگرتنی گەنمی جوتیاران لەلایەن سایلۆکانەوە چۆن بەڕێوە دەچێت و چەند ئەمساڵ چەند بڕە گەنم لەلایەن جوتیارانە وەردەگیرێت و لە سایلۆکان دادەنرێت وهروەها زانین ئەمساڵ ڕێژەی گەنم چۆن بۆ کە ئەمساڵ ڕێژەی بەرامبارین بەڵێ دانیار دیارە وەک هاوکارم باسی کرد ئەمساڵ باران کەم باری بەشێکی زۆری گەرمەکانی ناوچەی گەرمیان و دەتوانم بڵێم نەبڕانەوە دوورێنە نەکران بەمەش ڕێژەی گەنم تۆزە کەمی کردو ئێستاکە لە سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان لە هەولێر سلێمانی دهۆک هەڵەبجە ناوچەی چەمچەماڵ و گەرمیان لە سایلۆکان گەنمی جوتیاران وەردەگرێ و گەنمەی کەوا ڕزگاری بووە لە وشکە ساڵی وەروە بەرەم هاتووە ئەمڕۆ لە سایلۆکان گەنمەکان وەردەگیرێ ئێمەش هەڵ دەدەین لە ڕێگەی هاوکارانمانەوە لە ڕێگەی پەیامنێرانمانەوە کەوا لە نزیک سایلۆکان یاخود زانیاریان هەیە بزانین ڕێژەی گەنمی ئەم ساڵ چەندێکە چەندێک وەرگیراوە. بەڵێ دانیار پێم وایە بێجارێ هاوکارانمان ئامادەنین لەو بارەیەوە قسەیان لەسەر بکەین. وڵازان ڤیتیەکمان هەیە کە باز لە کاری دەستی خانمان دەکات لە شارە زوور پێکەوە بینەری ئەو ڤیتیە دەبین. دروستکردنی ئەم جۆرە ملوانکانە ملوانکەی بەردی پێ ئەوترێت مەدالیای بەرد بەکار ئەهێنین لەگەڵ دوو جۆر موروی شوشە موروی شوشەی ورد لەگەڵ موروی شوشەی گەورەیە ئەم ئەڵقانە بەکار ئەهێنین بۆ ئەوەی زیاتر مورۆ گەورەکە دەربکەوێت. لە ئێستاە زۆر مۆدیلی ئەم ملوانکانەیە چونکە مۆدیلی کۆن هاتۆتەوە ئێستا لەگەڵ ئەم جۆرەی کەشمان هەیە ئەمەش مروواریمان بەکارهێناوە لەگەڵ نقێمە ئەمە هی سەردەمی سوڵتانە ئێستا مۆدیلی هاتۆتەوە. خانمانی شارە زوور هەڵساین بە ئەنجامدانی چالاکیە کە بریتێ لە کاری دەزڕەنگینی و کارەکانی من بریتین لە دروستکردنی هێلک و سەڵتە و کڵاو و ئەکسسوارات و پشتێر و گوڵەیەخە زەڕایەن کۆبووینەتەوە کار و چالاکەکانمان ئەمڕۆ لێرەیە خۆشحاڵین کە وەکو خانمانی دەزڕەنگین بەشداریمان کردووە. هەندێک کەس لێت سەیری پشگیریم دەکەن حەزەکان بەردەوام بن بۆ هەر پێشانگایکیش بڕۆم پشگیری مەکەن کە بەشدار بم زۆریان پێخۆشە ئەوان با بڵێن سەپۆرتی سەرەکی منم بۆ بەردەوامبوون لەم کارە. بەڵازان دەگەڕێنەوە لای پەیامنێرمان جەلال جەباری کە بزانین دوایین زانیاریەکان لە چەمچەماڵ چین پێکەوە دەچین لای جەلال سڵاوی خوا لێبێت و دوایین زانیاریەکان چین لە چەمچەماڵ. بەڵێ کاک دانیار دووبارە سڵاوی خوای گەورە لێ و لە تەواوی نەران و بیسەرانی پەیام بێت. دیارە من ئێستا لە سایلۆی قەزای چەمچەماڵم با بڕیارێکی وەزارەتی بازرگانی عێراق
ئەمڕۆ دەستکراوە بە پرۆسی وەرگرتنی گەنمی جووتاریان و پرۆسەکە بە چەند قۆناغێک دەست پێ دەکات من لەسەر کۆی پرۆسەکە و بەردەوامی پرۆسەکە لەگەڵ کاچێ من محەممەد بەڕێبەری سالوی چەمچەماڵ گفتوگۆکەم کاچێ من ئەگەر بێتە ئێرە عزیێت نەبێ کاکێ من ئەگەر بێتە ئێرە ڕاستە و خۆیە بێ زەحمەت زۆر سواس کاچێ من ئەگەر پێم بڵێ ئەم پرۆسەی جەنابتان لەمڕۆ دەست پێکا و بە چەند قۆناغ و چەند ڕۆژ ئەخایەنێ بەڵام ئەگەر کەمێک بەلای کامێرەکە بسوڕی بڵێ سواس دیارە ئەمڕۆ بە بڕیارێکی وەزارەتی بازرگانی عێراق لە هەموو هەرێمی کوردستان پرۆسەی وەرگرتنی بە بازارکردنی گەنم بۆ ساڵی 2021 دەستی پێکرد ئێمە لە ناوچەکەی خۆمان وەکو پێشتریش بڵاومان کردبووە بە ناوچەکانمان جیا کردوێتەوە ئەمڕۆ گوندەکانی دەوروبەری بڵین ناحی سەنگا و تەچی جەباریەتوان گەنمەکانیان بێنن بۆ سایلۆکەمان و پرۆسەکە بڕیار بەدەستی ئێمە نیە ئەویش هەر لەلایەن بازرگانی عێراقەوە دیاریەکرێ بەڵام بڕەکەمان بۆ دیاریکراوە بۆم ساڵ ئەتوانین 33,000 تەن گەنم وەربگرین لە سنووری خەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری چەند ناحیەوە چەند گوندی لەسەر سنوورەکە کاکێ قەزای چەمچەماڵ و 8 ناحیە و 420 گوندی لەسەرە ئەم پرۆسەیە بە چەند قۆناغێسە مەسەلەن ئەمڕۆ هیچ وەرەگیرێ و مەسەلەن هەتا چەند ڕۆژ ئەم ناحیانە بەردەوامە بێت بەڵێ سەرەتا ئەمڕۆ ناحیەی سەنگا و تەچی جەباری بۆ ماوەی هەفتەیەک هەفتەی دووەم ئاغجەلەر و قادرکەرەم هەفتەی دواتر شۆڕش و تەچی کاکەمەن و هەفتەی چوارەم چەمچەماڵ شوان لەگەڵ چەمچەماڵ و شوان و شۆڕش لەماوەی یەک مانگا کۆتایی بە پرۆسەکە دێکاچێ من نازانین وەکو پێشتر وتم ئەوە لە دەسەڵاتی وەزارەتی بازرگانی عێراقەوە ئەو کاتە چاودێری پرۆسەکەکەن ئاخۆ گەیشتۆتە کۆتایی بەروبووم ماوە یاخودنا ئەو کا بڕیاری لێدەن بۆ داخستنی کاچێ من هیچ نرخێک دیاری کراوە بۆ گەنمی نمرە 1 و نمرە 2 و نمرە 3 بەڵێ ساڵانە نرخەکان دیارێکرا ئەم ساڵیش هەر وەکو پارە هەمان نرخی پارە بۆ پلەیەک 560,000 دینارەوە بۆ پلە 2 480,000 دینارەوە بۆ پلە 3 420,000 دینارە ئەم نرخە لە چۆ دیاری ئەکرێ ئەم نرخە وەزارەتی بازرگانی عێراق و ئەنجومەنی وەزیرانی عێراق کە 3 ساڵە لەسەرێک هەمان نرخە دووبارەیەکەنەوە لەلایەنەوەنەوە دیاریەکرێت لە ئێستا هیچ پارێکی گەنمی جووتیاران لە ئێوە ماوە یاخود هەمووی تەواو دراوەتەوە بە جووتیاران هی ساڵەکانی ڕابردوو بەڵێ کۆتا وەجبەی 2020 لە هەفتەی ڕابردووادا بەشمان کرد هیچ پارەیەک نەماوەتەوە لە لای ئێمە هی ساڵانی پێشوو دوا قسەی ئێوە ڕێنمایتان بۆ هاوڵاتیان و جووتیاران چییە؟ داوایان لەکەین هەرکەس بەستەرەی خۆی ئەوە ئێمە پێشتر ئەلانمان کردووە جگەل لەو دوو ناحەی کە ئاماژەمان پێکرد سەنگا و تەچی جەباری با هیچ جوتیاری سنوورەکانی تر نێن چکە ئێمە بە ڕیزبەندی کردوانە بۆی قەرەباڵغی دروست نەبێەوە هەم بۆ ئاسانکاری بۆ برا جوتیارەکان سواز بۆ ئێوەش بەڕێز بەڵێ کاک دانیار منە گەڕێمەوە لای ئێوە وە کۆی قسەکانی بەڕێز کاچێ من محەممەد بەڕێوبەری سالوی چەمچەماڵ بوو لەسەر پرۆسەی وەرگرتن و بە بازارکردنی گەنمی جووتاران کە بڕیارە لەمڕۆ دەست پێ بکاوە بۆ ماوەی مانجێک پرۆسەکە بەردەوامی هەبێت زۆر سپاس بۆ پەیامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵماناوی بەڵێ هەر لە چەمچەماڵە مێنینەوە دانیار دەچینە لای ڤیتیەک هاوکارانمان بۆیان ئامادە کردوین هاوڵاتیەک لەوێ زۆر گرنگی بە بواری کلتورەدا مۆزەخانەیەکی بچکۆلانی بۆ خۆی دروست کردووە بینەری مۆزەخانەکەی دەبێت بەڵێ بە خێراتنی تەلەڤیزیۆنی پەیامەکەم کە ئێمەتان بەسەر کردەوە بۆ مۆزەخانەی چەمچەماڵ من ناوم ڕۆستەم قادر محەممەدە خەڵکی گوندی قیرچەم پیشێشم پۆلیسی نەوتوگاز حەو ساڵە بێ حەزم بەم کللتوری کوردیەیە بەڵێ وەڵایی زۆربەی کڕوویمە زۆربەشی برادر بۆ میێناوە هاوکاریمیان کردووە برادر ئیتر کەس هاوکاریشمی نەکردووە مەخلوق حکوومەت و ئەمانە وەڵایی تقریبان 16,000 بێ
بەس بیناکەمان تۆزێ بچووکە بینایەتیان بۆم کردو هەنە ناو سنتەری چالاکی گەنجانە ئیشەڵا بەم زوانە ئەیکەینە ئەو شوێنەوە بەرەوەڵا زۆرەکەوێ بەس بەڵام هەر حەزم لێتی ئەیکڕم وەڵام من داوا لەو بەرپرسانە ئاکەم پەرەی پێ بدەین ئەم مۆزەخانەیە لەبەرەوەی ئەم مۆزەخانەیە زیاتری دیان نییە خەڵک کردێتی بۆ خۆی یعنی بۆ هیوایەتی خۆی لە ماڵی خۆیە بەس بەڵام ئەمە هین ئامەهین چەمچەماڵە وەڵای داواکارم لیان ئەگەر هاوکاریمان بکەن زۆر باشە بێ خەڵکیش دێ ئیسش بەم بچووکی خۆ ڕۆژانە خەڵکی سەردانمانەکات ئەیتر تەلەبەی زانکۆ دێ خەڵکی زۆر دێ سەیری ئەم شتاناکە هین باو باپیرانمانە ئەمە هین 2700 ساڵ پێشتەیە هین ئەمە یوسەفەیەکان و پێش ئەوە هین مەغۆلی تایە و ئەمە پارەی ئیسلامی ئەمە هین 1000 ساڵە ئیتر ئەمە پارەی عوسمانیە ئەمە مۆری عوسمانیە ئەمانە مۆری عوسمانی و ئەم شتانی ئەم قورئانش هین لە 57 لە ساڵی 1957 ختم کراوە لە پشتەکەی نووسراوە ئیتر نازانم ئەمەش داخیلەیەکی جارانە ئەمەش هەر پارە و پارەی کات بڵێن ئاسڵەکەیە زۆریش بەڕەوەڵڵا زۆریش زۆر هەتا پارچەیە پەیاکەی کە مەخسە بڵێن پارچەی لە کەلارە ئەمەنە هیوایەت ما بێ بڕۆن بێنمی ئیتر ئەگە بە پارە بێ بە هەدێ بێ ئەێنم نەم شوێنەیە دایانم بۆ جوانیەوە خەڵک سەیریەکە بخۆی ئەرەوەڵا خەڵک هاوکاری مەکە زۆر سوپاسیانەکەم ئەرەوەڵا بەس بەڵام حکومەت هاوکاریم ناکە ئەوە هین 1992 تایە 1970 تایە هینجێشی بەریتانیەکە لەدەست عوسمانیەکانیان سەنەوە هینجێشی بەریتانیە فەنی وای تایە بڕنەی تایە 100,000 پێی داوە ئیتر کڕیمە ئین دانێکشی دانێ دوانشی هین برادەرە ئەوە بۆ میێنەوە بە هەدێ وەڵی تا 100% ئەبێ حکومەت یارمەتیمدا لەبەرەوەی حکومەت یارمەتیمەدا خۆت زانیم موچەکەیش بەشەوە ناکە کە شتی پێ بکڕی وڵازان لە چەوەری دومی بەرنامەکەماندا باز لە ژیانی نابینایان بەگشتی دەکەین و بە تایبەتی تر ژیانی نابینایانی منداڵان و بزانی کێشە و گرفتەکانیان خۆی لە چی دەبینێتەوە و لە ناو کۆمەلگادا تا چەند گرنگی پێ دەدرێت و هەروەها حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان تا چەند گرنگی بە منداڵانی نابینایی دەدەن گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکانمانە زۆر بەڕێز کاک عوسمان خەلیفە سەرۆکی ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەت وەروەها کاکە ڕەند هۆشمەند و کاک گۆشمەند محەممەد زۆر بەخێر بن سوپاس کە میوانی بەرنامەکەمان خێر بێن زۆر سپاس کاک عوسمان زۆر بەخێر بێ دێمە لای بەڕێز سەرەتا دەمەوێت بەگشتی باز لە ژیانی نابینایان کە لە رێمی کوردستاندەوە گرنگی پێدانیان لە کۆمەلگای کوردیدا بەناوی خۆی گەورە و میهرەبان سوپاس بۆ ئەم دیدارە ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنایی دڵ کە تایبەتە بە نابینان و خزمەتی نابینان ڕۆژی خان پێداویستە تایبەتەکان هەموو ئاشنان بەوەی کە لە قەیران ئەم قەیرانە کاریگەریەکی ئەگەر لە سەر کەسێکی ئاسایی بوو بێەوە چەند قات کاریگەری لەسەر خان پێداویست تایبەتەکان هەیە و بە تایبەتی نابینان کە لە بارودۆخێکی باشانین
و هەمیشە نابینیان کە لە منداڵیەوە کە خێزانێک مناڵێک وەکو نابینا کە لە دایکە بێ کێشەی هەیە تا ئەو ساتەی کە ئەم خێزانە بەنە پەیمانگار ڕووناکی و دواتر بۆ ناوەندی و ئامادەی و چێتە زانکۆش تاوەکە ئەم هەموو ناڕەحەتی کە ئەم مناڵە ئەیبینی ئەم خێزانە بەدیار ئەم مناڵەوە بەڵام لە کاتێکە کە زانکۆش تاوەکە بەداخەوە کە کار ئاسانیەک ناکرێت بۆ ئەم نابینایە کە لە ڕووی دامەزراندنەوە بۆ ئەوەی وەکو پیشەیەک خاوەن پیشەیەک بێ و لەسەر پێی خۆی بوەستێ و ئەرێک نەبێ بەسەر ئەم کۆمەلگایەوە خزمەتی خۆی و چواردەورەکەی بکە و خێزانەکەی شانازی پێوە بکەن و چەندین بواری تریش بەڵام بەداخەوە ئەم شتانە کە هەمووی بە شێوازێکە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە کە ئەبینین نابینایەک بەداخەوە کە زانکۆ تاوەکە ئەچێتە کارگەیەکی ئاو ئەچێتە هەر شوێنێک لە ناو مەطعەمێکە کە ئامادەیە قاپشوە لە پێناوی ئەوەی خۆی خاوەنی داهاتێک بێ بۆ خۆی و خۆی لەسەر پێی خۆی ڕاوەستێ و خۆی بتوانێت خزمەتی چواردەوری خۆی بکە و ئەرێک نەبێ بەسەر ئەم کۆمەلگاوە لەو کاتێشا ئەوەی پێڕەوا نابینێنە ناو چێشخانەیەکە کارێکی پێبەنە ناو کارگەیەکی ئاوە زۆرمان هەبوو ئەڵێ من تێستم کەن هەفتەیەک من بۆ نمونە کارتۆنەکان ڕیزکەم پەرداخاوەکان ڕیزکەم شتێکە لەگەڵ توانای منە بگونجێ بەڵام هیچ کارگەیەک تا ئێستا ئامادە نەبووە نابینا بکرێتە خۆی بۆیە ئێمە زۆر جار کە داوامان کردووە لە پارێزگار لە حکومە لە شوێنە دەسەڵاتدارەکان ئەڵێن کاتێک کە مۆڵێکە کرێتەوە کارگەیەکە کرێتەوە شوێنێکە کرێتەوە کەرتی تایبەتە یا کەرتی گشتیە هەر شتێک بێ با ڕێژەیەک لەوانە نابینا و خاوەن پێداویستە تایبەتەکانی تیادا بمەزرێن بۆ ئەوەی کە ئەو مۆڵە 100 کارمەندی پێویستە قەیسێکە با 5 کارمەندی خاوەن پێداویستی تایبەت بێت کە هیچ کاریگەریەک لەسەر ئەو شوێنە ناکە لە ڕووی داهاتوو ئەگەر ئەوان دڵسۆزتر نەبن هیچیان کەمتر نابێت لەوانی کە لەناو ئەو شوێنە کارەکەن. زۆر باشە کاگوشمان دەست خۆش بێ ئاماژت بە بابەتێکی جوان کە زیاتر لەو بارەوە قسە دەکەین کاگوشمان ئێوەش بەخێر بێن. دەست خۆش بۆم بەرنامە کاکە ڕەند بەخێر بێی باشی ئێستا لە تەلەڤیزیۆنی پەیامی تۆ هاتووی بۆ لای ئێمە چی؟ قسەت لە چیت بۆ مەکتەب تۆ نەڕۆشتی بۆ مەکتەب کاکە ڕەند بەڵێ ئەڕۆی بەڵێ حەزەکەی ببی بە چی؟ نابم بە مەحامی ببی بە محامی؟ نە ئەی مەحامەکە تەواو بوو محامیەکەش تەواو بوو؟ باشە کاگۆشمان دەمێت لە بەڕێز بپرسم وەکو باوکێک کە منداڵەکەت خاوەنی پێداویستی تایبەتە کە چاوەکانی لێدەست داوە یاخود چاوەکانی نابینێ لە کۆمەلگایە لە ژیانی ڕۆژانەیە ئەو گرفتانە چین کە لە کوردستان بوونیان هەیە کە گەر بەراوردی بکەین بە وڵاتانی تر لە شوێنەکانی تر تەواوی و کێشانە بۆ مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت مەسەلەن فراهەم کراوە ڕەنگە کەسێک لە تەمەنا بێت تۆزێک خۆی درکی بە هەنێک بابەت کرا بەڵام مناڵێک ڕەنگە نەزانێ بۆچی دنیای تاریکە بۆچی نابینێ لە ڕۆشنە دەرەوەیە لە خوێندنا لە هاتوچۆیە لە سواربوونی ئۆتۆمۆبیلە لە پیاسەکردنی شەقامەکان لە پارکەکان وەکو باوکێک هەست بە چ معاناتێک دەکەن کێش و گرفتەکانتان چێ لەگەڵ مناڵێک کە خاوەن پێداویستی تایبەتی نابینا بێ وەڵایی قورسە زەحمەتە زۆر ئەمە یەکەم دووەم ژیانی مناڵێک قورسترە وەک لە مامۆستا عوسمان بەڕێز یەک شت نەکراوە لە ڕووی حکومەت و هاوکاریکردن و یەک شت نەماوە ڕەچاوی هیچ حاڵەتێکی مناڵ نەکراوە نەوەڵە ئەمە بە تایبەت سێکماگەیش نەبوو لە شوشە ئۆکسیجینیان زۆریایە ئیتر وای لێ هاتبوو بردمان بۆ ئێران و لای دکتۆر خۆر و ئەو دکتۆر خۆر حەلی نەبوو یعنی لە کە لەدایک بوو تەندروستی تەواو بوو دوایی بەڵێ بەس خەلەلی سیەکانی هەبووە ناسا کرا بۆ شوشەوە ئۆکسیجینی زۆریا بێت ئیتر هەردوو شاوی لە دەستیابە حەلی نەبوو بردمان لە تاران زۆر هەوڵ دکتۆر خۆر ناردنی بۆ تاران یعنی ئێستا تەواو ئومێدی گەڕانەوەی ناوەڵا یەک شت ئەو دکتۆرە ئیزنیین لە تاران زۆر کە ئەچنە دەرەوە لەگەڵی بۆ پارکێک بۆ شوێنێکی گشتی ینی ڕەنگە مناڵەکانی تێ بتوانن کۆمەڵێک یاری بکەن یا خۆیان شوێنەکان بدۆزنەوە هیچ حاڵەتێک هەیە بڵێ تایبەت بێ بە خاوەن پێداویستی تایبەت بۆ ئەمان وەڵای قورسە وەڵا ئەبێ زۆر هاوکاری بی اینجا تێریش ناخوا لە دەرەوە وەکو مناڵێ لە مناڵێکی شاو باشتر حەزی لەو شتانە بۆ دەکات کە بۆ لە ناو پارکێکە زۆریش بە سارە حەزەکە بە سارات و شۆی پێەکەی بیبیتە بازار شوێنەکان هەمووی داواکە حەزی پێەکە زۆر باشە کاک گۆشتمان دەگەڕێمە لای بەڕێزی کاک عوسمان ئەوە کەسانی خاوەن پێداویستی تایبەت کەسانی نابینا هەمیشە کە چەند جاری دیکە میوانی بەرنامەکەمان بوو ئەنی با بڵێن دەستیان لە حکومەت شۆردووە بەڵام ئەو ڕێکخراوانەی دیکە تا چەند دەتوان هاوکاریان بن لە پەروەردەیی لە خوێندن
لە هەر بابەتێکی دیکە کە نابینایان پێویستیان هەبێ بەڵێ ئێمە بێ هەمیشە ناومێد نەبین و کاتێک لە خێزانێکە مناڵێک لە دایکە بێ باوەڕمان ما بێ خی گەورە خەڵاتێکی یا بۆ ماڵە ئەمە غەزەب نییە خی گەورە دیارێکی بەخشێ بۆ ماڵە داهاتوی ئەم مناڵە داهاتووکی گەشە بێ مناڵێکی ئاواکە ئێستا 5 ساڵە لێ پرسیە لێ حەزەکەی بێتە مەکتەب لە حەزم لە مەکتەبە حەزەکەم بمە مەحامی هەلێ سەوشیەکی مەحامی کە پێدە سەرزاری لە داهاتووە کەسانێک کە لە مناڵیەوە خولای ئیشێکیان هەبێ بە دڵنیایی لە داهاتووە ئەو خولیایە زۆر گەورەترێ بێت لە کەسێکی ئاسایی کە ئەمە نابینایە لێرە ئێمە وەکو خێزانەکان وەکو ڕێکخرا وەکو پەیماگای ڕووناکی و سنتەری ڕۆشنایی کە من هاوکات بە ڕێوەی سنتەری ڕۆشناییشم لە گەڕێکی بەختیاری لێرە ئەم شوێنانە کە لە خزمەتی نابینان بەڕاستی ئەوەی کە گرنگە مناڵێک هەر لە دایکبوونیەوە کە نابینایی تا دەرەکەوێت یاخود بە هۆی نەخۆشی بەهۆی دەرزیە بۆ هەر شتێکەوە کە خدای گەورە قەدەری ئەم مناڵە بە نابینابوون ئەگەیەنێ ئێمە ئەبێ لەو ساتەوە باوەڕمان وابێ گەشتبین بین بەوەی کە ئەم مناڵە دیارەیەکە خی گەورە ڕۆڵێکی پێبەخشی وەکو ئەکتەری لە شانوی ئەم ژیانە ڕۆڵەکەی ئەبێت جیاواز بێ و لە داهاتووە ئەم کەسە کەسێکی بلیمەتە بێ و ئەتوانێ داهێنەر بێ لە زۆر شتا ئەتوانێ خزمەتی ئەم کۆمەلگایە بکەوە لە زۆر بوارە کە کەسە ئاسایەکان نتوانێت پێی بگەن ئەم بتوانێت پێی بگە هەر لە مناڵی و ئەبێ ئەم فکرێمان لا ئەم بیرۆکەیەمان لا دروست ببێ نەگوا بیرکەینەوە دایمە بە فرمێسک دایمە بە گریان دایمە بە خەم دایمە وا بیرکەینەوە کە ئەمە غەزەبێکی خوایە زۆر جان مناڵی نابینەکە لە دایک بۆ لە دراوسەکان و خزم کەس شاراوەتەوە بەوەی کە خوا نەخواستە بە حاڵەت تێگەیشتون کە ئەمە غەزەبێکی خوایی بێ ینی ئەم حاڵەتانە بەڕاستی حاڵەتێکی نەشیاون و زۆر جان مناڵەکان بێبەش کردو لە یاری مناڵانە و تێکەڵبوون لەگەڵ مناڵی تر یعنی ئەم بابەتانە بەڕاستی بەداخەوە خاچەنە ئێستا کەم بۆتەوە بەهۆی ئەوەی کە کەناڵەکانی ڕاگەاندن بوارێکی باشیان هەبووە لە گەیاندنی ئەو پەیامە بە پەیامێکی گەشتبینی و ئیجابی بەڵامەوەی کە گرنگە ئێمەش وەکو ڕێکخراوەکان هەمیشە لەسەر هێڵین بەوەی کە خزمەتی ئەم مناڵانە بکەین و لە یەکی شەشە کە ئێمە هەمیانمان بردووە بۆ سەیران و لە ناو ئەو شوێنانەی کە یاری مناڵانی تایە بە ئارزوی خوان یاری بکەن و خواردنمان بۆ دابین کردوون لەگەڵ ئەوشا دیاری زۆرمان پیاون بۆی دڵی ئەو مناڵانە خۆشکەین و ئەو خێزانانە هەست بکەن لەگەڵ تامە لەگەڵ دایک و باوکی خوانەکە براون بۆ سەیرانەکە هەست بکەن کە شوێنێکیش هەیە پشگیری لە مناڵانە ئەکا و ئەوانش گەشتبین بۆ داهاتوی ئەم مناڵانە و ئێمڕۆژ کە مناسبەیەکمان هەیە لە هۆڵی خاک کاتژمێر 4 کە هاتن بۆ هەمووانە هەموو ئەم مناڵانە کۆکەینەوە بە خۆشحاڵیەوە کاک ئاسۆ مەحموود هونەرمەند کە 5 گۆرانی تازە هەیە بۆ مناڵان ئەمڕۆ لە خزمەتی ئەم مناڵانە بێ سپۆنسەری ئەم ئیشاکە و دیاری تایبەتی هەیە بۆ ئەم مناڵانە لە هۆڵی خاک لای پارکی ئازادی بەرامبەر سۆپەرمارکێتی چواری سەر لە ئێوارە ئەمە زۆر خۆشەکە هونەرمەندێک ئەم هەستەی هەیە کە گۆرانەکانی بە مناڵانە بەخشێ بە سیدیە و دیاری تایبەتی هێناوە بۆ ئەم مناڵانە هەمویان نابینا و کەمبینا ئەوانەی کە منداڵن لەوێ هونەرمەندێک ئەم هەستەی هەیە ئەمە سپاسی ئەو جۆرە هەستانەکەین هەتا ئەو جۆرە هەستانە زیندوو بن هەتا ئەو جۆرە کەسایەتیانەیە وەکو کاکزاری کەریمە ڕەش پیاوە دڵسۆزەکەی شار کە ئەویش ئامادە ئەبێ لامان کە ئەم جۆرە کەسایەتیانە کە هەمیشە لەم شارە شاری بەخشین و شاری ڕۆشنبیر و شاری شاران و شاری محەبەت و خۆشەویستی کە خان پێداویست تایبەتەکان لە بیر ناکەن و بەردەوام لە هەنگاو بە هەنگاو لە پشت ڕێکخراوەکانەوەن لە پشت خاوەن پێداویستەکانەوەن و هەمیشە هاوکار بوون لەگەڵیان و زۆر جار ئەو پێداویستیانەی کە خان پێداویستەکان و نابینیان هەیان بووە کە لەلایەن خێرخوازانەوە دەستە بەرکراوە باوەڕتان بێ ینی بەدەگمەنیش لەلایەن حکوومەتەوە ئیشێک گولانە بۆ کەسان نەکراوە مناڵێکی ئاوا کە 5 ساڵە هەتاکو ئەمڕۆ کە لە 2013ەوە ماوەی 8 ساڵە بێ یەک خاوەن پێداویستی تایبەت سەرژمێری نەکراوە و یەک خاوەن پێداویستی تایبەت نەکراتە بواری ئەو هاوکاری کە 150,000 پیان بدرێ کە مناڵێک ئەگەر 8 ساڵ لەمەوە پێش لەدایک بوو بێ ئەم 8 ساڵە گە نابینا بوو بێ یاخود خاوەن پێداویستی هیچ هاوکاریەکی بۆ نەبڕاوەتەوە بۆی کە لە کاروباری کۆمەڵاتی وەری بگرێ بەڵام کاتێکە ئەمڕۆ خاوەن پێداویستێک وەفاتەکە بەیانی موچەکەی ئەو هاوکاری ئەبڕێت کە لە کاتێکە ئەیانتوانی ئەو هاوکاریەی کە یەکێک وەفاتەکە یەکێکی کایم قسادە شوێنەکەی چونکە لەمای ئەم 8 ساڵە ئەگەر 8,000 خاوەن پێداویستی وەفاتی کردبێ ئەیانتوانی 8,000یکە کە بەهۆی ڕووداوەکان یاخۆ بە زکماکی لەدایک بوون و خاوەن پێداویستی ئەوان بخرانێتە شوێنی ئەوان کە ئەو بودجەیە کە بە حساب تەرخانکرابێ خۆ هەر هەبووە و ئەو پارەیە هەر وجودی هەبووە پارەکە ئەگەڕێتەوە ئەیانتوانی ئەو بۆشایی پێبڕکەنەوە و ئێمە هەمیشەکە وەکو مەسەلەن مناڵ پارێز ئەمڕۆکە جلی پۆشاکی تایبەتی بۆ ئەم مناڵانە کڕی و هێت خزمەتی ئەم مناڵانەکە ئەمە ئەم وەکو ڕێکخراوی مناڵ پارێز ئەمە جێی دەستخۆشیە کە ئەم ڕێکخراوانە بەردەوام
هاوکارن بۆ مناڵانی خاوەن پێداویستی بە تایبەتی بە نابینان و چەندی شوێنی تر کە بەردەوام لەسەر هێڵن کە حەزەکەن خزمەتی چونوتێژی نابینان کەن ئەمەجێ دەستخۆشیە ئێمە وەکو ڕێکخراوەکەمان خۆمان بە قەرزاری هەموو ئەو کەسایەتیانە هەموو ئەو پیاوەسپیانی ئەم شارە هەموو ئەو خێرخوازانە هەموو ئەو دەستگای بەخشین و چەندین دەستگای تر بەختەوەری هاناوکوێی تر ئەمانە کە هەر هەمووی دەستگای مرۆیی مام و چەندین دەستگای تر کە هەمیشە لەسەر هێڵ بوون بۆی کە خزمەتی ئەم چون و توێژە بکەن بەڕاستی ئەمە جێ دەستخۆشیە و کۆمپانیای ئەحمەد غەفور کە بەردەوام ئێمە خولی قورئانی پیرۆزمان هەبووە کە بەردەوام هاوکار بووە لەگەڵمان بە بەردەوامی ئەم جۆرە ڕێکخرا و کۆمپانیا و کەسایەتیانە وایان کردووە کە ئێمە بەردەوام بتوانین هەنگاو بە هەنگاو لەگەڵ کارەکانمانە دڵخۆش بین و بەردەوام بین و خزمەتی چونوتۆژی نابینان بکەین و هەموو ئەو کەسانی کە بە تایبەتی لە بواری هاوسەرگیریە ینی مناڵێکی ئاوا کە گەورە ئەبێ و پێویستی بە هاوسەر ئەبێ یەکی لە کێشە گەورەکانی ئەوەیە کە لە سەرەتایی داواکردنی کچێک بۆ ئەم کوڕە یاخود بە پێچوانە کچێکی نابینا بۆ کوڕێ ئێمە ئەچینە ناو بابەتەکانیان ینی گەورەترین کێشەیە لە بواری هاوسەرگیری بۆیە کە داوامان کردووە 8 چوار لە پەرلەمان کە وەکو ڕۆژی هاوسەرگیری بۆ نابینان بناسرێت و یەکەم هەینی ئەو مانگە هەموو وتاربێژە بەڕێزەکانی ئەم هەرێمی کوردستانە بابەتەکەیان لەسەر بواری هاوسەرگیری بێ بۆ خاوەن پێداویستەکان و بە تایبەتی نابینان کە زیاتر مەعاناتیان هەیە مەبەستمان لەوە بووە کە ئەو وتاربێژە بەڕێزانە جارێکی تر بچنەوە ناو ماڵەکان ناو کۆمەڵگا ناو خەڵکە بەڕێزەکانی کە هێن ئەوان لە ناو مزگەوتەکانە هەموو کۆ ئەبنەوە گوێ لە وتاری مامۆسا ئەگرن ئەوە بنەوە بە گوێیان کە مداخەلات لە ژیانی هاوسەرگیری خاوەن پێداویست تایبەتەکان نەکرێ کچێک ئامادەیە شوبکە بە کوڕێکی نابینا بۆچی ئەبێ دراوسێ و خاڵ و مام و پور و ئەنوا و ئەشکال مداخەلات هەبێت لەوەی کە ئەم پرۆسەیە پەشیمان بکاتەوە بۆیە ئێمە بەڕاستی داواکەین ئەو ڕۆژەوەکو 8 چوار بناسرێت و یەکەم ڕۆژی یەکەم هەینی ئەو سەرەتای مانگی چوارە هەموو وتاربێژەکان وتاریان لەسەر خاوەن پێداویستەکان بۆ باری کۆمەڵایەتی و هاوسەرگیری ئەمە کارێکی باشە و ئێمەش بەردەوام ئەو خێرخوازانەی کە ئەو شوێنانەی کە هاوکاری لەگەڵ خاوەن پێداویستەکان جێ ڕێزن و سوپاس و پێزانیمان بێ بۆ هەمیان یاخوا دەست خۆش بێ هیوادارین بە حکوومەت و پەرلەمانیش بەدەمەوە هاتنی هەبێت چکەمانە بابەتێکی گرنگە زیاتریش لەسەر و بابەتە قسە دەکەین کاگۆشمە من لای بەڕێزت بپرسم کە سەرەتا قسەت لەسەر هۆکاری لە دەزانی بینایی کاکە ڕەند کرد باس لەوە کرد لە ناو شوشە بوو ئاگام لێ بوو یەکسەروتی من کەی لە شوشە بوو هەستەکەی خوشکوبرای هەیە کاکە ڕەند درکی لەگەڵ مناڵەکەی تر تا یاخود هەست پێک هەست ینی جیاوازیەک نیەمان زیرەکتر بن یاخود تۆزێک ئەجوولتر و پرسیاری زۆرتر و بەڵێ زیاتر پرسیارەکە جوولەی زیاترە هەموو پرسیارێکەکە حەزەکە شتەکان تێبگا هەتا خواردنەکانی داوایەکە و پرسیاریەکە لەگەڵ مناڵەکانی ترازەوە فەرقیەیە خواردنەکان ینی جیاکاتەوە بەڵێ ئەرەوەڵە کاکەڕەن حەزت بە چ جۆرە خواردنیەکە ئاخۆ حەزت لە چییە خواردنی چی ئەچم بۆ لێ مامەکەمان مامە کەمال مامە کەمال کی مامیەتی وەڵا برادەرێک ئەی وتیان قورئانیشە لەبەرە تۆزە قورئانمان بۆ بخوێنە الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم إياك نعبد إياك نعبد وإياك نستعين أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين أي آفرين كاكرند أما كيف يري كردي كاكرند خالة عبدول خالة عبدول خوش تبي ياريش لقلك نا أتم بلاي ماركياكم أي بو حەزت لە موبایلە زانیت حەزت بە چ شتێکە لە موبایلە گۆرانیشتی پێلەی ئەوە چییە پێتە زۆر باشە کاگۆشم با من لە مامۆستا عوسمانیش ئاماژەی بە بابەتێکی گرنگ کرد ڕەنگیان دانیشە سە قسەش لەگەڵ تۆکەین دەوەرە ئافر ئێستا مایکەکە دەدەینێ پەلەمەکە
باسی لەوابەتێک کرد ڕەنگە کاکەڕاند ڕەنگە ماڵێک هەبێت چەندین مناڵی هەبێت لە پاڵ نابینایی ڕەنگە نەتوانێت هاتوو چۆشکا کۆمەڵێک گرفت ڕاستەیەوە بە هۆکارێکی تەندروستی بینایی لە دەستداوە باسی لە قسەی کۆمەلگا کرد لە گرفت کۆمەلگا کرد پەیامە چیە بۆ هاوڵاتیان یاخود بۆ دایک و باوکانی تر کە مناڵێکی خاوەن پێداوی تابێتیان ڕەنگە ورەیان کەمتر بێ ینی گوێ نەدەنە قسەی خەڵک بەهێزتر بن ینی شتێکی تەبیعیە ئەمە وەکو مامۆساوەتی خەڵاتێکی خوایە تاقیکردنەوەیەکی خوایە کێکێشەیە یان بە تایبەتی تر ئەو دایک و باوکانی کە تازە منداڵێکیان لە دایک دەبێت و دەبینین نابینا یاخود پێویستی بە خاوەن پێداویستی تایبەتە گرنگە چۆن تەعامل لەگەڵ ئەو منداڵەیان نابکەن یاخود وەکو هاوکارم ئاماژەی پێکرد ورەیان نەڕوخێت و ورەیان بەرز بێ لەگەڵ ئەو بابەتەیە زۆر مناڵێکی وا بەرەکەتە لە ماڵە هەبێ ڕووناکی ماڵە بەڕاستی لەگەڵ مناڵی ترە زۆر ڕەحمە بۆیە بێ زۆر هین لە ڕوویەوە نە خۆی وا لە خۆیەکە بەس یەک دەنێک شەرمی ناوێ هینی ناوێ خۆم یەکەم جار زۆر خەفەتم لێ خوارد بەس پێویست ناکە هەزار مناڵی وایە نەخۆشتر هەیە لەم داماوتر هەیە شا لە دەماغەیە 16 ساڵە لەو ئەرزایە کەوتووە ڕاستە گرنگە سێری خوار خۆمان بکەین بەڵێ ڕەحمەت لێبێ زۆر باشە کاکە ڕەند ئەوە چێ بەدەستەوە کاکە ڕەند مایکە ئەدە قسەی پێ بکە گۆرانی مامۆ نەزانی مایکە مایکی کەناڵی پەیامە تۆ لە کەناڵی پەیامی ئێستا زۆر باشە مامۆستا عوسمان پێم خۆشە لەم دەرفەتە دڵنەوایی کۆمەڵێک دایک و باوک بکەیت کە ڕەنگە خودای گەورە بەسەریکردنەوە بەوەی کەوا مناڵێکی نابینایان هەبێت ڕەنگە ئاستی ڕۆشنبیری و خوێنەواریان کەم بێ ڕەنگە لە ڕووی مادیەوە لاواز بن گیانیان لەسەر تەنگتر بوو بێ خەفەتیان بێ پیان وا بێ ئەمە شتێکی زۆر قورس و خراپە لە کاتێکا زۆر نۆرماڵەوە کرێ هەر کامان واریدە لەم دەرگایە بچونێ دەرەوە یەکێک لە ئەندامانی جەستەمان چاوەکانمان لە دەست بدەین و ئێمەش وەکو هەر کەسێکی تریانی ئەمە بابەتێک نییە بۆی کەمێک دڵنەوەی ئەوانی شکەی کۆمەڵێک ڕێنماییان بکەیت شاید ئێستا ئەسڵەن هەشیان بێت و نەوێر یان هەر نهات بێتنە لای ڕێکخراوەکانیش بەڵێ ئەوەی کە گرنگە ئینسان باوەڕ بەخۆبوون و متمانە لە ناخیا بە شێوەیە کچەکەرە بکە کە هەمیشە ئومێدی بەداهاتوو هەبێ و ئومێدی بە ژیان هەبێ و ئیرادەیەکی هەبێ کە نەڕوخێ هەر خێزانێک کە مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت خوای گەورە پیانە بەخشێ و چێتە ناو ئەو خێزانەوە ئەگەر بە دڵخۆشی و بە گەشتبینی لە مناڵەکە بڕوانن مناڵەکە داهاتووکی باشی ئەبێ کاتی ئەم مناڵە فەرمێسکی بە چاوی دایک و باوکەکەەوە ببینێ هەمیشە وا بزانێت کە خەمێک بووە بۆ ئەم خێزانە هەمیشە وا بزانێت کە ئەمە ئەکو کارێکی گران لەسەر ئەم خێزانە ئەم هاتۆتە ناویان و ژیانی لەمان تێگاوە ئەو مناڵەش هەر لە سەرەتاوە ئەڕوخێ و متمانە لە دەست ئەیە و باوەڕی بە داهاتی خۆی نابێ بۆیە ئێمە هەمیشە کاتێکە گەشتمی بیرەکەینەوە من خێزانێک چوومەتە ماڵیان مناڵێکی نابینیان هەبوو لە ڕووی دارایە وەزایان باش نەبوو کاتێک کە باوکی ئەو مناڵم دوان کەسش مناڵەکە پێچە تەمەنی گەشتبێتە 10 ساڵێک ئەم مناڵە باوکی ئەڵێ لەو ساتەی خۆی گەورە ئەم مناڵی بە ئێمە بەخشی تەمە مناڵی کەشیە مناڵەکە بە تاعاتی نابینایە ئەڵێ هەستەکەم بەرەکەتی خوا ڕۆژ بە ڕۆژ بەسەر منە زیاتر ئەبارێ و ئێستا ئەو باوکە بەڕێزە لەوانەیە حسابی خۆی نەزانێ ئەوەندە لە ڕووی دارایە وەزنی باش بێ کە پیاوێکی بەڕێزە لەوانەیە زۆر ناسرا بێ بەس نامانێ نایی بڵین لێرە باوەڕتان لێ مانگانە هاوکاری ئێماکە ئێستا کە خۆی مناڵی نابینایی هەیە ئەو نە دڵخۆشن بۆ مناڵە ئەگەر ئێمە هەموو وابیرکەینەوە کە ئەمە بەرەکەتێکی خوایە هاتوێتە ناو ماڵەکانمان ئەگەر هەموو وابیرکەینەوە کە خوا ئەم خێزانی بەسەر کردوێتەوە ئەگەر هەموو وابیرکەینەوە کە ئەم مناڵە داهاتووکی گەشی هەیە ئەگەر هەموو وابیرکەینەوە کە خان پێداویستێکی تایبەت لە داهاتووە ئەتوانێت خزمەتی ئەم کۆمەڵگایە بکە بە شێوازێک وەکو داهێنەرێک دەرکەوێت وەکو بلیمەتێک دەرکەوێت ئەوە ئێمە هەر لە سەرەتای دروستبوونی مناڵێکی خان پێداویستیەوە دڵخۆشە بین هەتاکو ئەو ساتی خۆی بە ژیانی خۆیەگا و خۆی لە سەر پێی خۆی ڕاوەستێ کاتێک ئێمە هەموو کاتێ شانازی بە مامۆستا عومەر خۆشناوەتی ئەکەین بەوەی کە نابینایەکە کە چەندین کۆمپانیا بەڕێوە ئەبا و کەسێکە لەوانەیە کە یەکەم جار مۆلیدەی کارەبای لەم شارە داناوە تەحەدای کردووە لەگەڵ حکوومەت کە ئەتوانێت لە کارەبای هەموو شار سلێمانی شار و شارۆچکەکان بە بەردەوامی 24 ساعت بدا ئەمە نابینایەکان تەحەدای کردووە کاتێککە خاڵە بەکرە بینی کە نابینایەکە هیچ نابینێ من بە تەحەداوە ئەڵێم لە هەموو شەرقی ئەوسەد لە ساری سلێمانی لە هەموو هەرێمی کوردستانە کەسێ بتوانێت کە وەکو خاڵە بەکێ نەک دوو چاو چوار چاوی هەبێ کە ئەو هیچ نابینێ ئاوا نووسنگەیەک بەڕێوە ببا ئاوا بە شێوازێک کار بکە کە ئەوانش ئەچنە لای سەرسام ئەبن پێی زۆر جا تاقیکردمان کردوسە ئەم خاڵە بەکرا کەسێک گوتێتی خانوویەکم نیشان بی مەسەلەن بۆ نمونە لە فلان شوێ نابێ
حەزەکەم لەو منتیقا خانوێ وەسفی خانوەکەی کردو پێشەوەی بچێ هەموو مواصفاتی ئەو خانووە و سیعری خان و هەمووی بە دقیق بێ ئەوەی فڕۆفێڵی خوا نەخوا ڕۆژە لە ڕۆژان کە لەوانەیە زۆر جار ئێمە گومانمان لە نووسینگە هەبێ گومانمان لە خەڵکێکە لە معرەزە ئیشەکە گومانمان لەم کەسانە هەبێ بڵێن ئەوەی چۆن ناو معرەزە و یاخۆ ئەوەی نووسینگەی هەوا نەشیاوە کارەکەی یاچێ زۆر جار ئەم گلەی گوازنەدانە هەیە بەڵام یەکێک و خاڵە بەکرد جارێ ئەوە بۆ خان پێداویستەکان بێ بەرامبەرە خانوو بکڕێ بۆی بفرۆشێ هەرچێکی بۆ بکە بێ بەرامبەرە ئەم خاڵە بەکراکە ئێمە هەمیشە شانازی پێواکەین زۆر جار کە ڕۆیشتونەتەوە دوجار و سێجار بۆ خانوەکە ببینەوە زۆر جار لیان تێکاوە بۆ ئەوەی ئەمە دوو تەلەفۆنشی پێ سێ تەلەفۆنی بێ بەردەوامی تەلەفۆنی لەگەڵا یەک فەرع زیاتر ڕۆیشتەوە بۆی بزان خاڵە بەکرە زانێ یەکسە تێری بگەڕێرەوە تێوپەڕان یان لە فڵان بەدەستی چەپە جارێکی دی بەدەستی ڕاستە لە کاتێک تەلەفۆنەکەشی پێەیە ئەو ئەباتە بە دەرگاکە لەسەر دەرگاکە بۆ نمونە ناو بلۆکەکە کلیلەکەی بێنە بە دەرگاکە بکەینەوە ئەو مواصفاتی کەوتوێتی ڕێک دەقا و دەق لەگەڵ بینینی کەسەکان کە خانوەکە بینن زۆر سەرسامە بن کە ئەم کەسایەتێت چۆن نتوانێت بەم شێوازە یا ئەم هەموو کلیلە هەڵواسراوە زۆر جار لە ناو نووسینگەکەیە یەکسە دەسایەتە ئەو کلیلەی کە پەیوەندی بۆ خانووە هەیە بۆ کرێ یا بۆ فرۆشتن یا بۆ هەر شتێکە یاخود ئەو زەوێتی جارانەی کە خاڵە بەکر ساخانەکاتەوە زۆرینەی سیارەکان لای خاڵە بەکر دەرەچێت باوەڕتان بێ زۆر لە نووسینگەکان خانوو ئەرزەکانە لای خاڵە بەکر ساخەکەنەوە کە خاڵە بەکر یەکێکە لەو کارەکتەرانەی کەوا ڕێکخراوەکەی ئێمە هەنگاو بە هەنگاو ئەم خاڵە بەکرە پشتگیری لێکە و بەردەوام هاوکارمانە و بەردەوامیکێکە لەوانی لە ڕووی خێرخوازیەوە زۆر زۆر کاری خێرخوازیەکە بەڵام ئەوەی سەرنجی من ڕاکێش ئەم خاڵە بەکرا ئەڵێ بە مەرجێک من کاری خێرخوازیەکەم کە ڕۆژ لە ڕۆژان ناوم نەهێنە لە ناو ڕێکخراوەکەتانە کاتێکیم کە هاوکاری کۆمەڵی خەڵکەکەم کەس نەزانێت خاڵە بەکر هاتۆ بۆ ئێرە ئێستا لەوانێ ئەم ناوهێنانەی کە لێرە منکو شانازیە باسیەکەم خاڵە بەکر پێی ناخۆش بێ کە نایبێنی لێرەکە ئەم بابەتە بابەتێکی خێرخوازی و بۆ خوایە چەند خۆشە لەگەڵ ئەوەی کە نابینایە لەگەڵ ئەوەی کە بۆ بە هۆکاری خۆشببختی بۆ خێزانەکەی لەگەڵ ئەوەی کە ڕێکخراوێک تەمەند دەستەی بالا ڕێکخراوەکەشمانە لە هەمان کاتە کە ڕێکخراوێک خاڵە بەکر پێشگیری لێ ئەکا ئێمە هیچ خەمێکمانیە بۆی کە هیچ کاتێک هەست بە نەبوونی بواری مادیات ناکەی ئەم خاڵە بەکرە پشتگیری لەگەڵمان هەر کەسێک کە هاوسەرگیریەکە خاڵە بەکر پشتگیریەکە لەگەڵ ئەوەی کە هاوکارە بۆ ئەم هاوسەرگیریە کە بتوانێت بڵێن یەکێ لە پێداویستەکانیان دابینکە بەشێک لە پێداویستەکانیان دابینکە بۆیە ئەم جۆرە کەسایەتیانە کە ئێمە ئەگەر خاڵە بەکرێک هزار خاڵە بەکری ترمان هەبووە لەم شارە شانازیمانە کرد لە باتی مەسەلەن ئەوەی کە بڵێن کاکزاری کەریمە ڕەش فڵان کەس مەریوانی حاجی جەمال و فڵان و فیسا کە نایەن بێنین ئێمە پێمان خۆشە خاوەن پێداویستە تایبەتیەکان هۆکار بن بۆ ئەوەی کە لە پشت خاوەن پێداویستەکانەوە هاوکار بن لە پشت نابینانەوە هاوکار بن ئەوان پێداویستەکانی ئێمە دابینکەن چونکە ئەوان لە ناو مەعاناتەکان لە مەعاناتەکانی ئێمە تێگەن بۆ ئێمە بەڕاستی شانازیەکەین بۆ کەسمان زۆر بەکوتی دەرفەتمان زۆر کەمە پەیامت چیە بۆ ئەو دایک و باوکانەی کە بۆ منداڵێکیان هەیە کەمێک ئەجوولە کەمێک ئەوەیە بەڵام هیچ کێشەیەکی نییە یعنی وە بیرهێنانەوەیکیان هەبێت کە لە خوار ئەو مناڵەوە هەیە مناڵی دیکە هەیە نابینان هەیە خاوەن پێداویستی تایبەتە تا چەند گرنگە سەبر و تەحەمولیان هەبێت لەگەڵەوەی کە ئەگەم مناڵەکەی تۆزە ئەجوول بێ یاخود کۆمەڵێک هاری بکە لە ماڵەوە میوەی ئارامی بە دەرەختی بێدەنگیەوەیە کاتێکە مناڵێک بزەڵەیە مناڵێک حەروکە ئەم مناڵەکە خاوەن پێداویستە بەدەو با تایبەتی کە نابینایە ممکینە لە بری بینین بە حرکاتەکان جێگەی بینین پڕکاتەوە بە زۆر قسەکردن جێگەی بینین پڕکاتەوە لە کاتێکە تۆ سەری تەلەڤیزۆنێکەکەی پێ ئەکەنی ئەم شتەکە نابینێت کە جێ پێکەنینە بۆ نمونە فیلمی چارلی چاپلن ئەمە دەنگ نییە هەتا ئێمە تێبگەی مۆزەعەکە چییە لێرا پرسیارەکە تۆ پێویستە وەڵامیان پرسیارە نەبێتەوە هەروەک وتمان ئەو شتانەی کەوا تۆ هاوکاری بۆ ئەم مناڵە هەل لە سەرتاوە ئەبێ هەنگاو بە هەنگاو لەگەڵ یابێ ئەمە دیارێکە خوا پێی داویت و بتوانی ئەم دیاری و نرخی ئەم دیارە بزانیت ئەبێ پەیوەندی بکەی بە ڕێکخراوەکان بە پەیمانگا بە سەنتەر بۆ شوێنانەی کە پەیوەندیان بە داهاتوی ئەم ناڵەوە هەیە بۆی زانیاری زیاتر بنێ بۆی تێکەڵی لەگەڵانە دروستکەی بۆ ئەوان کە ئەم بواریان دیوە و ئەزانن ئەم مناڵە چی پێویستە بۆ داهاتوی ئەوە دەی ئێمە ئەزانین مناڵێکی نابینا لە سەرتاوە چی لەگەڵ بکرێ و چۆن بخرێتە بواری خوێندنەوە و چۆن ئاسانکاری بۆ بکرێ خێزانێک ئەگە لە لادیەکە بێ لەوانەیە ئەو زانیاری نەبێ بۆیە پێویستە ئەم مناڵە ئەم خێزانە هەر لە سەرتاوە بە دڵخۆشی لەگەڵی بێن و بتوانە هاوکار بن لەگەڵی و بە بەردامی
ئەم مناڵە وا لێ بکەن باوەڕ بەخۆبوونی تیاابێ وهانی بن بزانە حەز و خولیاکانی چییە و بەردەوام لەگەڵ حەز و خولیاکانیان بژین و ڕێگر نەبن لە بەردەم ئەو بابەتانەی کەوا پێویست ئەکا بۆ داهاتوی ئەم مناڵە گەشتر و ڕوونتر و جوانتر دەرکەوێ و ئێمە هەمیشە باوا بیرکەینەوە کە ئەم خەڵاتە خوایە لە داهاتووە کەسایەتێکی بەهێز و داهێنەرە بێ و ئێمە وەکو ڕێکخراوەکەن کە چەندین بواری داهێنانمان توانیمانە لەو بابەتانە ینی خزمەت بکەین ئەوە بووە ئێمە کە نبینان ئەو مناڵەش لە داهاتووە زۆر لە ئێمە باشە دەرەکەی دەست خۆش بێ کاک مامۆستا عوسمانگیان مامۆستا کاک هۆشمان ئەگەر بە کورتی دەرفەتمان نەماوە کۆتا دەرفەت زۆر بە کورتی گەشتێکت هەبێ بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ مناڵانی نابینای بکەن وەڵایی لایەنە پەیوەندیدارەکان مال ئەسەف سەفەر خۆم شەگارم بۆ ئێرانی ئیزنیانیام لەگەڵێ بەس واستە و نەبێ بەس بەڕاستی لێرەوە زۆر دەستخۆشی کا شێرزا دەکەم هاوکاری زۆر کردوم وەکو خۆی وەکو حکومەتدا زۆر باش دەستخۆشی مامۆستا عوسمانی ژەکەم و باری داراییش بۆ هەموو نەخۆشێک زەرورە زۆر ڕاستە دەستان خۆش بێ مامۆستا عوسمانگیان سپاسانەکەین بۆ ڕوونکردنەوە بەشداریکردنەکە زۆر بەخێر بێ زۆر سپاس وەڵازان دەچینە لای پامێرمان ئیدریس محەممەد زانین دوایین زانیاریەکانی شاری هەولێر چین ئیدریس لای خوا لێبێت و فەرموو زانیاریەکان چین کە ئیدریس پێماوێ بە شێوازی ئەزلایڤ لەگەڵمانە پێکەوە بینەری کاتتان باش بەڵێ ئێستا لە شاری هەولێر لە بەڕێوەبەتی سالۆی هەولێر ئەمڕۆ وا بڕیارە وەرگرتنی گەلمی جوتیاران دەست پێ بکات جوتیارێکی زۆر لە شوێنە جیاوازەکانی شاری هەولێر و بگرێت لە دەوروبەری هەولێریشەوە هاتوون بۆ ئەوەی گەلمەکانیان وەربگرن ئەو مامەڵاتانەی بۆ وەرگرتنی گەلم پێویستە ئەنجامی بدەن من پێم خۆشە بچمە لای چەند جوتیارێک و داواکاریەکانیان بزانم سڵاو لێ بە کاک حاجی سڵاو لێ تۆ سڵاوتان لێبێ بۆچی هاتن ئێرە و وەرگرتنی گەلمی جوتیاران چۆن دەڕوات وڵای ئەمە بۆ پارێکەکەنم هاتی بۆ 2016 بۆ گەنمۆنان دەستمی بکەین یعنی گەن تەسمیل ناکەن ئەمساڵ ناوەڵە گەنمان نییە ئەگەر یەکێکی ئایدا بێ ئەمە ڕەشە بێت نەگەنمان نییە بۆچی ئەمساڵ گەنمتان نەبوو وڵا لە بەوش کەساری ئەی چۆن لە ساڵ 2016 پارەتان پێ نەدراوە وڵا 2016 ئەوە سێمی زار هێشتا بە تەواوی ناماندنێ واتە بە دوو قزدراوە ئەمە جاری سێمە دەبێت قسی سێمە هێشتا سافیش ناکەن زارش کەس دەمێنێ ئەرێ وڵ بڕیار وایە ئەمڕۆ چەکەکانتان پێ بدەن بەرێ وڵاوە بڕیار وایە گوتیان وەرناگرن ئێستا دێنە وەردەگرن ئەمساڵ لە هەولێر چۆن بووە وڵا زۆر خراپم بۆ نمونە بۆ خۆم بار نزیکەی 100 دەرمان گەنم هەبوو ئەمسا 100 دەرمان نییە وشکە ساری و لای کوێ نەبوو لە کام منطقەی هەولێر نێوە ئێمە لای دێگەرە و کوێ دەشت کوێ ساغ بێ دەستان سپاس دەکەم بەڵێ من دەمێت بسمە لای جوتیارێکی تیکە سڵاو لێبێ گەلمی ئەمساڵیەوە چۆن والله هیچمان نەبوو ئەمە چا عەربە و نیوم ساندیە بە هەموو نیو عەربم هاتی نیو عەربەکەش زڕ و زبر بوو یعنی هەر بەس گەنم نەبوو دوو قەلابە گەنم لە پێش دەرکەیە عالەمیان ڕاگرتێ ئەو ئیسەچی 2016ەوە ئەو هەموو فەلە لە کوێ ڕاهاتی ئەمە لە دێگەری ڕاهاتینە لە سۆران ڕاهاتی لە ڕەوانجە ڕاهاتی کەس تەوزیع ناکەن ئەی گەنی ئەمساڵ بەراورد بە یعنی کە کەمیش بووە و نەخۆشیش لێداوە پێتان وایە حکوومەت وەری بگرێت چونشی پێم وابێت لە کۆنگرە ڕۆژنامەوانەکە ئاماژەیان بۆ کرد گەنمی ئەمساڵ دەبێت گەنمێکی باش بێت ئەگەر مەڕەشە نەبی دیسی دەرناچی دەرەجە یان ڕەفزیان دەرەجە سێ ئێمە هەرم سوین سەر خوارد بووی ئەی بەو نرخێکە حکوومەت دیاری کردووە بۆ ئێوە زەرەر نییە یاخود ئی بەغدای باشە 10000ەکە باشە لێ بەفەلاعی بەس ئەوەی خۆمە 475 نییە بەس پارە نییە 475 واتە زەرەر دەکەن حەزۆرە کە هەر ناش هیچ ناتێ بە هەمووی نیو عەربە هاتێ من نیو عەربەکەن ماتێ لە چەند دۆنمەرز لا سینۆ دۆنمی لە سینۆ دۆنم تەنها نیو عەربە هات نیو عەربەکە 16 ڕبە بەێ خی گەورە بەرەکەتی بێتە ئەرزەکانتانەوە بەڵێ ئەمە وتەی بەشێک لە دووسیاران بوو بە وتەی ئەوان ئەمساڵ گەنمی ئەمساڵی دووسیاران بە ڕێژەیەشی زۆر خراپ بووە بەهۆی وشکە ساڵیەوە لەلایشی دیکەشەوە باسییان لەوە کرد بەڕێوەبەری سایلۆی هەولێر باسی لەوە کرد گەنمی ئەمساڵ ئەگەر بێت و بە جۆرێک لە جۆرەکان هی ئەمساڵ نەبێت ئەوە وەری ناگرن یاخود گەنمەکە باش نەبێت یاخود بە جۆرێک لە جۆرەکان جۆرە گیان لەبەرێکێ ئەگەر ئەم گیان لەبەرە لیدا بێت یاخود ئەم گیان لەبەری زۆر تیابێت ئەوە دووبارە ئەم گەنمە وەرناگرنەوە و داواشیان کرد لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی بەڕێوەبەری سایلۆی هەولێر ڕایگەیان دەبێت گەنمەکە هی ئەمساڵ بێت بەهۆی ئەوەی جیازی زۆر پێشکەوتویان هەیە بۆ ئەوەی لەو ئاردەیکەوە ساڵان دروستیان دەکرد و کێشیان بۆ دروست دەبوو
ئەم ساڵ دەیان هەوێ ئەم کێشەی گرفتی ئاردەکە نەدەبوو بانان لەم گەنمە دروستیان دەکرد هەوڵ دەدەن ئەم ساڵ ئەم کێشانە نێڵن بە زۆرێک لە زۆرەکانی تریش ڕێگری بکەن و گەنمێکەوە لەگەڵ ساڵان بەراورد بە ساڵی ڕابردوو ئەم گەنمیان وەردەگرت یاخود ئەم گەنمە دەرمانی تیابوو یاخود هی ساڵانی پێشووتر بوو لەگەڵیان تێکەڵ دەکرد بەڵام من دەمەوێت لەگەڵ ئەوەشدا ئاماژە بە هەندێک چاڵاشی ئەمڕۆی شاری هەولێر بکەم وا بڕیارە ئەمڕۆ دوای نیوەڕۆ لە شاری هەولێر ڕێکخراوێکی تر بە ناوی جاسانە بۆ ئازادی بیرڕا و ڕاگەیاندن ئەم ڕێکخراوە دروست بکرێت کە ئەمەش دەچێتە باڵ ڕێکخراوەکانی دیکە و ئەمڕۆ خۆی ڕادەگەیەنێت و بڕیارش ئەمڕۆ ڕێوڕسمی راپۆرتی شکاری دانیشتوانی داینامیکی دانیشتوانی هەرێمی کوردستان لە کنگرێش و ڕۆژنامەوانی ڕابگەیەندرێت و کەوا لە چەند ساڵێکە زیاتر لە نزیک بە 15 ساڵ دەبێت لە هەرێمی کوردستان سەرژمێری نەکراوە نازانرێت ڕێژەی دانیشتوان لە هەرێمی کوردستان چەندە بۆیە وا بڕیارە بە زۆرێک لە زۆرەکان هەوڵ بدرێت بۆەوەی یاخود هەنگاوی داهاتوو بۆ ئەوە بێتکەوە سەرژمێری دانیشتوانی هەرێمی کوردستان بکرێت وا بڕیاریش ئەمڕۆ ئەنجومەنی باڵای ژینگەی هەرێم کە نوێنەرایەتی چواردە لە وەزارەت دەکات و پێکهاتووندا لایەنە پەیوەندیدارەکان و ڕێکخراوەکان لەبارەی دۆخی ژینگەی هەرێمی کوردستانەوە هۆکارەکانی گەرمبوونی ژینگەی هەرێمی کوردستان وا بڕیارە ئەمڕۆ کۆبنەوەیەکی خۆیان کۆبنەوەی ئاسایی خۆیان ئەنجام دەن و باز لە گرفتەکانی گەرمبوونی هۆی کەش و هۆی هەرێمی کوردستان بکەن بەڵام ئەمە بەشێک بوو لە زانیاریەکان لە شاری هەولێرەوە. سپاس بۆ زانیاریەکانی ئیدریس سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. بەڵازان بە یارمەتی هاوکارانمان لە ژووری کۆنتڕۆڵ و لە پشت کامێرەوە بەرنامەی پامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بابەتەکانمان جێگەی سوود و ڕۆزامەندی ئێوەی ئازیز بوو بێت تا بەرنمەیەکی دیکەوە خواتان دەستپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.